پرورده اول نزدیکی سالی که هات پیشکش کردن بو پارلمانی و 40 اندام زیاتر جی واجو کرد بو خواندنایی که جی بو هات کردن و حتی وگاوه نه راپورت نه هات کردن کو خواندنا دوی بده کردن اف پیشنیازه 40 هات مدوب زانین 40 هات گشته کری بو چهنده گیرو بو سپاس. بله سبارت به پیشنیازه یاسای پرورده اما وەکو سەرۆکاتی ئاڕاستەی لیژنەی قانونیمان کردبوو لیژنەی قانونی خستێ بەردەستی سەرۆکاتی بۆ خوێندنەوەی یەکەمان بۆ کردبوو ئاڕاستەی لیژنەی پەروەردەمان کردووە سەرۆکی لیژنەی پەروەردە فەرموون. بەناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پێشتریشم ڕوونکردنەوەیەماندا دووپاتی دەکەینەوە ئێمە لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کۆبووینەوە لەسەر ئەو پێشنیازە یاسایی پەروەردە بەڵام دیار بوو پرۆژە یاسای پەروەردە ئامادە بوو و لە ئەنجومەنی شورا بووە لە کۆبوونەوەشمان کردبوو بە حزوری جەنابتان خۆت لەگەڵ ئەنجومەنی شورا قسەت کرد لەوێش تەواو بووە ئێستا تەنیا پەسەندی ئەنجومەنی وەزیرانماوە. سپاس. بەڵام ئەمە ڕێگر نییە لەوەی کە لیژنەی پەروەردە دەست بە نووسینەوەی راپۆرتەکە بکە لەبەرەوەی گەر سەیری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بکەین ئەڵێ هەر پێشنیازە یاسایەک دەست بە پرۆسەی راپۆرت نووسین کرابوو کە حکوومەت هات هێشتا هەر ئەولەویەت بۆ ئەوەی پەرلەمانی کوردستانە بێ ماوەیەکی زۆر وەستاوین لەسەریان داوا لە بەڕێستەکەم وەکو سەرۆکی لیژنەیەدا شتێک بدەیتە سەرۆکایەتی بۆی ئێمە نووسراوی خۆمان ئاراستەی حکوومەت یاریمی کوردستان بکەین بۆی بە زووترین کات پێشنیازە یاساک یان پرۆژە یاساکەی حکوومەتیش بگات. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵام ڕاگررتنی پێشنیاز یاساکە لەسەر بڕیاری جەنابتان بەڵێ ڕاستە لەبەرەوەی ئەو پرۆژە یاسای پەروەردە پرۆژە یاسایەکی تێر و تەسەلە و تەنیا پەسەندی ئەنجومەنی وەزیرانمەوە ئینشاڵڵا لە ماوەی داهاتوودا دەگاتە ئێرەوە خوێندنەوەی بۆ دەکەین. بەڵێ دەست خۆش ڕاستەکەی لە کاتی خۆیان ئێمە وتمان چاوەڕێی پرۆژەکەی حکوومەتەکەین بۆ ئەوەی پێکەوە راپۆرتیان لەسەر بنووسین و ئێمە نووسراوەکەینەوە بۆ حکوومەت ئەڵێن کە بە زووترین کات بینێرن. کاک چییە؟ بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئاخفتنا خۆ دووبارە نەکەم ئاخفتنا مشلای کاکزانای و هاتە گوتن مجێک پێشنیارە هەندێکم کۆمبوونەک بەپەلە سەر کۆچ و کۆچکردنا گەنجا دەمەکی نێزیکدا بێتەکەینێ و زۆر سپاس. کاک کاروان. بەناوی خوددا بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم بە ئێمە شینە بڕم من بە خاڵی پێڕەویش قسە دەکەم بە جۆرەی بڕگەی 5 لە مادەی 56 لە یاسای ژمارەشی ساڵی 1992 بڕگەکانی 1 و 2 لە مادەکانی 98 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەم پرۆژە یاسای بودجە بنێرەوە پەرلەمانی کوردستان و هەم ژمێرەی کۆتایی بنێرەوە پەرلەمانی کوردستان مدەی هەر ساڵ تێدەپەڕێ لە هەرێمی کوردستان نە پرۆژە یاسای بودجە هاتووە بۆ ئەم پەرلەمانە و نە ژمێرەی کۆتایی هاتووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە لە کاتێکدایە کە لە هەرێمی کوردستان لە ئێستادا کۆمەڵک کێشەی ئانی و هەڵپەسەردراوی گەورە هەن یەکێک لەو کێشانە کێشەی نەوتە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ئێستادا داهاتی نەوت کە بەرمیلێک نەوت بە 81 دۆلارە نزیک بۆتەوە لە 710 میلیارد لێکمەکدا 300 میلیارد بەدان پێدانانی وەزارەتی دارایی خۆی داهاتی ناوخۆیە کە ئەمە دەکات تریلیۆنێک و شتێک لەگەڵ 200 میلیارد دیناری بەغدا کە ملیارێک و تریلیۆنێک و 200 میلیارد دەکات. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرباری ئەوەی کە ئەو کێشان چارەسەر ناکرێن سەرباری دیارنەمانی زیاتر لە 350 میلیارد دینار مانگانە خەڵکی وڵاتەکەمان لە ئەنجامی نادادی و ناجۆری سیاستکردن و حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان پۆل ڕۆژانە کۆز دەکەن لە سنوورەکانی بێلاڕۆس و پۆڵەندا گیان دەسپێرن. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەپرسم ئایا بەڕاستی ئەگەرەمانە کە سوکار و خوشک و برا و کوڕکچی ئەمە بوونە وا دەنیشتین تەنها بە دیاریانەوە هیچ شتێک نەکەین ئەوەندە بێباک دەبووین بەرامبەریان. بەڕێز سەرۆکی پەرلەمان کاتێک کە دەبین منداڵێکی وڵاتەکەمان لە سنووری بێلاڕوس کە تەمەنی تەنها 3 ساڵە هاوار دەکا بۆ نان دەستی ناکەوێ خەریکە دەمرێت لە برسات ئێمەش دانیشین لێرە 350 میلیارد دینارینەوە دیار نامێنێت کەچی یەک زەڕە وجدان نامانجوڵێن و شعور ناماگرێ بۆی کە بەرامبەریان قسە بکەین و ڕێکاری پێویست بکرێنێ. بەر زۆر سپاس. گوڵستان خان سپاس کاکان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە زۆر جار یعنی زۆر بابەت ئەو ڕوژێ لەم پەرلەمانەیە بەڵام کردارەکانمان کەمە لەگەڵی کردداری ئێمە و گرفتی ئێمە لەگەڵ ئەرکی بەدواداچوونە بۆ کارەکانی پەرلەمانی و بۆ کارەکانی حکوومەت کە ئێمە چۆن بپرسینەوە. بەڕێستان بڕیارێکتان دەرکردووە بە ژمارە 8 لە ژمارە 8 ساڵی 2021 لە 28/6 ئەم بڕیارە بۆ پێکهێنانی لیژنەیەکە کە لێرە ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەنگیان لەسەردا
کە لیژنێک پێک بێ بۆ بە دوواداچوونی ڕاستیەکان ئەگەر پەرلەمانتارانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەم خولەدا پێگەکانی خۆیان بەکارهێنابوو بۆ بەرژەوەندی تایبەتی بە دوواداچوون بکرێت. بەڵام من دەپرسم بەڕێستان هەتا ئێستا چەندێک لێ پرسیینەوەتان لەم لیژنەیە کرد و ئەم لیژنەیە ئایا بۆچی ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکرد لە کاتێکدا بەڕێستان ئاماژەتان داوە ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچوونە لە 28/6 جێبەجێ ئەکرێت و لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو ئەکرێتەوە لە ژمارە 269 وەقاع بڵاو کراوەتەوە بەڵام ئەرکی جێبەجێکردنەکەی نەماوە. بۆیە من لێرە بە بەڕێز دەڵێم ئێمە لە پێشا لە پەرلەمانتارەکانەوە بە دوواداچوون بکەین و دواتر من داوا لەم پەرلەمانە بەڕێزە ئەەکەم لە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانەوە دەست بە لێپرسینەوە بە دوواداچوون بکەین لە کاتێکا وەزیرەکان حساب بۆ پەرلەمانتار ناکەن و وەڵامی تەلەفۆنەکان نادەنەوە. ئەمە بێ ئەهمیێتکردنی پەرلەمانە و نابێ قابلی قبول بێت. بۆیە من جەنابەت ئاگدارەکەم لەوەی کە هەم ئەو لیژنەیە بەڕاستی ڕاست پێریتەوە بۆی بچن بە دوای ئەرکەکانیانە و راپۆرتێک بێنن چکە ئێمە بەردەوام ئەخرینە گومانەوە و دوای راپۆرتی ئەم شەوکە لە NRT بڵاو کراوەتەوە لەسەرەوەی پەرلەمانتار و ڕۆژنامەنووس ئاڵا بێت لە گەندەڵیەوە یاخود پێگەکەی خۆی بەکارهێنابێت چیتر قابلی قبوڵنی ئەم گومانانە و ئەبێ ڕاستی و دروستی بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەم پەرلەمانە ڕوون بکرێتەوە. من زۆر سوپاس دەکەم. بەڵێ سوپاس. قساکەین لەو بارەیەوە زانم خەڵکی تریژن قسەی توشێکۆ بەناوی خی گەورە مێهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 48 بڕگەی 4 ئێمە دوێنێ وەک سەرۆک فراکسیۆن داواکاریەکمان پێشکەش بە جەنابتان کرد کە بڕگەیەک زیاد بکرێ بۆ بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست بە ئامادەبوونی دانی پەیوەندیدار دیارە لە بەرنامەی کارانیە ئەمڕۆ داواکانی لە جەنابتان کە ڕوونکردنەوەمان بدەنێ لەسەر ئەوە و هەروەها داواکەین کە کۆمەڵێکی تایبەت ساز بکرێت بە کۆچبەران بە تایبەتی ئەوانی کە لە بێلاڕوسیا گیریان خوارد. بەڵێ سوپاس. مژدەخان بەناوی خوای گەورە و میهرەبان بەڵێ سەرۆکی پەرلەمان ئەوەی کە ئێستا ڕوودەدا من ناینانێم کۆچی گەنجان ئەوە کۆڕەوە کۆچی بە کۆمەڵە کۆچی خێزانەیە یعنی لەوە دەرچۆ ببێ بە کۆچی گەنجان یعنی ئەوە وەڵاهی کۆچی گەنجان نییە بەداخەوە بەشێک ئێمە هۆکاری ئەوەین کە ئەوانە کۆچ دەکەن و کۆڕە دەستی پێ کردووە لە وڵاتە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مانگانە 500 میلیۆن دلار لە داهاتی نەوت دەدزرێ بەشی 2 معاش بەس نەوت دەفرۆشرێ نەوت بە سەر و 80 دلارە یعنی ئێستاژ ئەگەر 200 میلیارەکەیان موچە نادەن بە خەڵک دەبێ ئیلا 200 میلیارد دلارەکە بێ ئیلا دەبێ خەڵک ئەو وڵاتە بەجێ بێڵێ بەهۆی خەمساردی پەرلەمان و حکوومەتەوە سەرۆکی پەرلەمان ئێوە دەڵێن بەشێک لە قسانەی کە دەیکەن پەیڕەوی نییە ئێمە بە پەیڕە و بە بەرگەی پەیڕە و یاداشمان داوە بۆ پێوەری ئەو بۆ فەرمانبەری گرێبەست بۆ مامۆستای وانەبێژ بۆ سێیەکەمەکان کە بەس بۆ بانگەشی هەڵبژاردن تیاندا دەمەزرێ وەجبەیەکی ئێستاش نەخراوەتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیرانەوە. ئایا ئەوانە هەموو خەتای ئێمە نییە سەرۆکی پەرلەمان ئێمە کە لێرە شەڕ دەکەین یاخود قسە دەکەین یاخود ئێوە پێتان نوقتەی نیزامی نییە ئێمە بە خاڵی پەیڕەوی یاداشمان داوەتە بەڕێستان کە بیکەنە کاری بەرنامەی کۆبوونەوەکە بەڵام ئێوە بە کۆمەڵە بابەتێک دەخەنە بەرنامەی کارەوە هیچی پەیوەندی بە ئەو قەیرانانەوە نییە هیچی قەیرانێک چارەسەر ناکە ئێمە هۆکارین لەوە ئەگەر بێت و ئێستا من یاداشتێکم داوە بۆ ئەوەی کە دەرچووی دانەمەزە ئەگەر حکومەت دڵی نامەزرێنی ئێفەرمە و هەلی کاری بۆ بدۆزەوە قەرزی پێ بدا نەوت بە 80 دلار ئەومە داهاتە هەیە ئەو قاچاقچیەتە دەکرێت بازرگانە گەورەکان و ئەستورەکانی ئەو وڵاتە قاچاقچیەتی دەکەن و بازیشیان لێ وەرناگیرێ بۆ مەشروبە بۆ جگەرەیە بۆ هەشتێکە بەڵام بەڕێز سەرۆکی پەرلەمان تکایە ئێوە خۆتان گوتان هەفتەی 3 ڕۆژ جەلسە دەکەین خۆتان پابەنین بە قسەکانی خۆتانەوە بەدەینەوە ئێمە لەیلا خان باشە کەی لەیلا خان بەڕێز سەرۆکە پەرلەمانی باش بەسەرچاو باش بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئاکرێ ئێک ji bajarên here derînên Kurdistanê ye xwedan dîrok û keltûrekê hejî û kevnar e û gelek jî mafêweyek û pêgeh û senga dîrokiya vî bajarayê bêhte parastin li Akrê sê kerekên kevnar hene çûstê û qapekî û goreva بەڕێز سەرۆکە پەرلەمانی جهێ داخەیە ku nûke Akrê nûke bi xelkê xwe bazar û sîmayê xwe beref
نمان و چورپونه دچید پرانیا خانی و آوای دوان حرفتینا آنکو سر لیوا حرفینینا بوینا تابلوین کاولگار لورا داخواز دکم کلجنه یک بیتا پیکینان بو چاره سرکرنا گرفتاوان هر سه گرکان کو کشاوا خلکی دوره بیتا چاره سرکرن کو خلکی وارگه خوب جه دلن و برف جه باجرن دیدی چن جبلی وی که ایک ج خواستن دین خلکن دورا آکری و پیتری گرنگ هبونا زانکویا لآکری کو هبونا زانکوی دی بیتا سنتره که هر آواکر بو همین خلکی دوره لورا داخواز دکم کلجنه و پیوندیدارن پارلمانی بین راست پاردن دیوچونه لسر با وی بابته بکن و کو اوا مافکی آکری بیتا دابین کرن و سپاس بەڵێ زۆر سپاس سەبارەت بەو داواکاریانە ئەندامێکی تری پەرلەمان بە ڕێزی تری پەرلەمانی یاداشتی داوە ئێمە یاداشتەکەمان ئاراستەی حکوومەت کردووە بە ڕێزیش دەتوانی بە یاداشت ئەو داواکاریانەی شاری ئازیزی ئاکرێ ئاراستی سەرۆکایەتی بکەی بۆی بتوانین بینێرین بۆ حکوومەت کاک محسن ناو خدای مزنود لوان برس سروکا پارلمانی هر درباره کوچکرنا گنجاب لشا و مخابن راستی اگر هر اکشما هست بر پسیادی بکت بابت اکنه کو امسانه سرا در باز بین لدهی چار و کل جنرال روشنبیری و ورزشولوان و کمالگه مدنی ما راپورت اراس سرکاتی پارلمانی کریه و ما گلک پیشنیار کرنه بو چاره سر کرنا کشت کو گنجه های بیکاری آوان رنگ حکومت حریم کردستان نشتن کرته گشتی دا مزراندن شوکه دلخواست ورگیریتن بالام زور رکی دی میت پیشنیار کردی هر واسه لجنه پیوندی و رواندی کردستانی آواج راپورت که آراسته جناب هوا کریه ما درخواست کریه که کوبونه که تایبت وی بواری بتکرن بالام یا پیوست او انجمنی وزیرام زودترین وقت سر اوی بابتی رینتا خاره و وقتتین پارلمانی حاضر بر انجام کوبونه خوب بیم راستی برای سروکا پارلمانی اگر هم تماشای کوچکرنا گنجاب کین الهمین آوشت کردستانی و کویگنینه بو نمونه شارک گوره یا مرکزی که اگر پتر دلی و کاری هبید کمتر گنج کشت کن او ناوید او رو کل سوشیال میدیای پتر بالا بنی او خلکی پتر بالا بید بون من سید صادق شیلاد زی گله گدین فرمو سپاس کاک و ناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان کاتتان باش یارە وەکو سەرۆکی لژنەی پەیوەندەکانی دەرەوە ڕەوەندی کوردستانی لەسەر و پرسە گرنگە قسەکەین لەبەرەوەی زۆرێک لە مداخەلاتەکان بەو ئاراستە بوون کە ئێمەش تەوزیحی خۆمان دێن بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆچی گەنجان پرسێکی گرنگە ئێمە لە دانیشتەکانی ڕابردووش جەختمان کردەوە کە پێویستە دانیشتنی پەرلەمان لەسەر ئەو بابەتە ساز بکرێت بۆی کە مەسئولانە بە شێوەیەکی تێر و تەسەر لەسەر ئەو بابەتە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە دوای ڕێگە چارەسەریەکانە بگەڕێن ئەو بابەتە ناکرێت لە ئیتارێکی سیاسی و لە بەعدێکی سیاسی قسەی لێ بکرێ یا ببێتە کەرەستەیەکی سیاسی وەکو چۆن کۆڕۆنا و هەندێک بابەتی تر بە ئاراستەی سیاسی دابرا بەڵکو دەبێ لە ئیتاری وەتەنیدا قسەی لەسەر بۆ کە ئێمە دەست لەسەر معالەجاتەکانی بۆ بدۆزینەوە ئێمە لە وەکو خۆمان وەکو لژنەی پەیوەندەکانی دەرەوە ڕەوەندی کوردستانی لە 2020 یاداشتێکمان ئاراستەی بەڕێستان کرد بۆی دانیشتێک لەسەر ئەو بابەتە ساز بکرێ بەڵێ وا بوو دەستخۆشتان لە دەکەین لە دانیشتنی ڕۆژی 25 یازدەی 2020 بە ئامادەبوونی 5 وەزیری تایبەتمەند بڕیار وابوو قسە لەسەر ئەو بابەتە بکرێ بەڵام بەداخەوە بە هەندێک پشێوی کە دروست بنێ پەرلەمان و ئەو تەپڵێت لێدانەی کە هەبوو دانیشتنەکە نەکرا لەسەر ئەو بابەتە بۆیە من ڕووی دەمم ئاراستەی ئەو بەڕێزانەیە کە ئێستا شینەکەن بۆ پرسی کۆچی گەنجان ئەو کاتێک کە من خۆم شخصی داوام لێکردن تکایە ئەو پرسێکی زۆر گرنگە پەیوەستە بە هێزێکی مرۆیی گەورەکە چێتە دەرەوە با ئەم بڕگێ بچێ قسەی لەسەر بکرێ بەڵکو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن هەندێک معالەجات دۆزنەوە تۆڕێبوار کاتەکە تەواو بوو بەڕێزان سەبارەت بە کۆچی گەنجان ئەوەی کە ئێمە ئێستای بینین لە ڕاستیە کە سوکاری ئێمەن هەموو کە سوکاری ئێمەن خۆ لە عالەمێکی ترەوە نەهاتوون و ئەوەی کە ئێستا قسەکە لەسەرەوەیە ئەوەی کە ئێستا ئەرکی پەرلەمانی کوردستانە ئەوەیە بە دوای چارەسەرا بگەڕێ ئێمە لەم بابەتەیە کەم تەرخەم نەبووین ڕۆژی کۆبوونەوەمان دانابوو دوو راپۆرتی زۆر باشی هەردوو لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی و لیژنەی وەرزش و لاوان و ڕۆشنبیری و وەرزش و لاوانمان لابوو کە هەردووکیان دوو راپۆرتی زۆر باش بوون و هەردوو راپۆرتەکەشمان نردبوو بۆ حکوومەت و 5 وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان هاتبوون بەڕێزان بەس بۆ ئەوەی بزانم ئێمە مقصر بووین یا مقصر نەبووین سەیری پرۆتۆکۆڵی کۆبوونەوەی
ئەو ڕۆژەم کرد 3 سەعات و 1 چارەک ئێمە ئەو 5 وەزیرەمان لە ژووری پرۆتۆکۆڵی گەورە ڕاگرت بوو لەبەر بەریەکەوتن لە نێوان ئەندامانی پەرلەمانە کۆبوونەوەکە نەکرا وەکو ئەمڕۆ لە بیرمە لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی هەستا ئێستا پێوتی تکا دەکەم کۆبوونەوەکە دوامە خەن ئەم بابەتە زۆر گرنگە ئێرە پڕ بوو لە میوان ڕێکخراوەکانی لاوان هەمویان لێرە بوون داوەتمان کردبوون هەموو هاتبوون کۆبوونەوەکە تێکچوو واتە هەموو ڕەگەزەکانی کۆبوونەوەیەکی تەندروست بۆ قسەکردن لەسەر ئەو کێشەیە پێشەوەی بگاتە ئێرە بەم شێوەیە ئێستەی لێبێ کە لە ڕاستیە هەمومان دڵمان بۆی ژانەکە کە ئاوایی بینین و ئەوەی مەگەر شعوری نەبێ شعور پێنەکا کە ئێمە سەرمایەکی گەورە لەم هەرێمی کوردستانە بە بەردەوامی و ڕۆژانە لە دەستەدەین ئەگەر ئەو ڕۆژە کۆبوونەوەکەمان بکردایە ڕەنگە هەندێک چارەسەرمان پێ بووایە ئێستش نەچوە بچێ لیژنەی پەیوەندیەکان داوایان کردووە بۆ شتێکی ئانی کە ئێستا هەیە لەم لەحزەیە وجودی هەیە ئێمە سەفەرێکی بەپەلە بکەن بۆ پۆڵەندا ئێمە لە دەستەی سەرۆکایەتی موافقەتمان بۆ کردوون و داوایان لێکەین بەیانی سەفەر بکەن بۆ ئەوەی کە لە ماوەی 3 ڕۆژە پێمان بڵێنەوەی لەوێ ڕووەدا چییە و ئێمە هیچ مەناعەتێکمان نییە کۆبوونەوەیەکی تری پەرلەمانی کوردستان لە ڕۆژێکی پێنجشەممە بە ئامادەبوون ئەو وەزیرانی کە جاری پێشوو بانگمان کردن لە دوای گەڕانەوەی ڕاستەوخۆی ئەو لیژنەیە بکەین بەڵام ئەوەی ئێستا گوزەرێ شتێکی ناسروشتیە جیاوازە لەو شێوەیە کە پێشتر هەبوو ئەمە خەڵکێک کە ئێستا لەسەر سنوورە ئەبێ خۆم پەرلەمانە قسەی هەبێ بۆیە ئێمە هەموو پێداویستیە تەکنیکەکانی لۆجیستیەکانی ئەو سەفەرە بۆ لیژنە تایبەتمەندەکە ئاماداکەین ئەوانە ڕەوەندی کوردستانین و هیچ مەناعەتێکمان نییە کۆبوونەوە لەسەر ئەو بابەتە بکرێ و ئێمە ئازانین هەر هەموو ئەندامانی پەرلەمان لە پەرۆشیانە کە سەبارەت بەم بابەتە قسەیان هەیە و زۆر سپاس کاک سەرکۆفەر بوو بەڕێ سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 66 ئێمە لە ماوەکانی ڕابردووە چەندین یادداشتمان داوە لەسەر گەندەڵی و ناشەفافی لە بواری مەلەفی نەوتیە و داوامان کردووە کە لایەنە پەیوەندیدارەکان بێتە پەرلەمانی کوردستان و ڕوونکردنەوە بن ئەو کات کە ئێمە باسیەکەین نرخی بەرمیلێک نەوت 32 دۆلار بوو حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوا کرد کە 295 ملیۆن دۆلار داهاتی نەوتیە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێستا نرخی بەرمیلێک نەوت 81 دۆلارە بە هەمان شێوە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ 350 ملیۆن دۆلار دەنێرین بۆ خەزێنەی دەوڵەت تکایە ئێمە داواکارین لە بەڕێستان وەزیری سامانە سروشتیەکان بێن بۆ ئێرە بۆی بۆ خەڵکی کوردستان دەرکەوێ ئایا ئەم وەزیرە دەسەڵاتی هەیە یان تەنها بۆ پڕکردنەوەی کورسیەکەی لەوەیە داواکارم لێرە ئەگەر دەسەڵاتی نییە و ناتوانێت سیاسەتی مەلەفی نەوتی و گەندەڵی و نەعەدالەتی و چەتەگەری و مافیاگەری لە بواری نەوتان نەمێنێ لێرەوە متمانی لێوەرگرێ کە ئەمانە هەمووی بوونەتە هۆکار بۆ کۆچکردنی گەنجان و نەعەدالەتی گەورە لەناو ئەم هەرێمەدا زۆر سپاس بەڵێ سپاس دکتۆرە شایان بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح من بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 43 بڕگەی یەکەم قسە دەکەم کە دەڵێ پەرلەمان لیژنەی کاتی بە مەبەستی ئامادەکردنی راپۆرت سەبارەت بە بابەتێکی دیاریکراو لەسەر پێشنیاری دەستەی سەرۆکایەتی یان یەک لەسەر چواری ژماری ئەندامان بە دەنگی زۆرینەی ئامادەبووان لە کاتی پێویستدا پێک دەهێنێت پێشنیار دەکەم بە ڕێستان لیژنەیەکی کاتی بۆ دیاردەی کۆچی کوردان بۆ ئەوروپا بۆ هەندەران پێک بهێنن زۆر سپاس بەڵێ زۆر سپاس ئێمە گەل لیژنەیەکی تایبەتمەندمان نەبوایە پەیوەست بوایە بەو بابەتە کاڵێ لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی ئەگەر نەمان وایە لیژنەمان دروستە کرد و لیژنەی ڕۆشنبیری و لاوانیش پەیوەستن بەو بابەتە لەبەرەوە ئێمە دوو لیژنەمان هەیە ئێستا ئەو ئەرکە جێبەجێیەکە کاک یاسین بە ناوی خودا وەڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەوڕۆ جەنابەت پرۆژەیەک تێناوەتە ناو پەرلەمان کە هاتووە بۆ بنەتۆ و شتڵ من سەیرم بەو پرۆژەی دێ نەعارزماوە تۆی لێ بچێنین نەگەنجماون بە خێویکەن کاک یاسینەوە لە کاتی بڕگەکە و بڕگەکەش چۆتە دەنگدان
سەرۆکی پەرلەمان نانا احتیاجیە من تالیق خۆم داوێم دەڵێم عالیزمان نەماوە لەو کوردستانەی بیکەین بە گەن و جۆ دانێوەڵی لێ بچین هەموو کرا بە وێلای مەسوول لە دزەکان وە گەنجیشمان نەما خزمەتی ئەو زەراعەتەی بکەن لە بیلاڕوسیای توخوا عیب نییە منێک لەو پەرلەمانەی پێم عیبە بڵێ مەندام پەرلەمانم کوڕە گەنجی من لە بیلاڕوسیا بڵێ مردم لە برسان ڕۆژانەش لەگزز و وەنەشۆ ئەوانە جێت و فردی بکەن مێرەدا بەڕێ سەرۆکی پەرلەمان یعنی بەجددی ئەو پرسێکی گەورەیە یعنی ئەمە ئەوە نەوتەکەتان دزی خاکەکەتان دزی گەنجەکانمان بۆ ئاواری هەندەران دەکەن تخوا عیب نییە دوێنێ لە سلەیمانیە چێلگەیەکی نەوتی دۆزراوەتەوە دەڵێ 1 ملیار نەوتی تێدایە گەنجی میمچی قاپان بشوە لە ئەوروپای بەڵێ لە سلەیمانی بیرێک دۆزراوەتەوە تازە رووسیا دۆزیوەتەوە ئەوە یەک بەڕێز سەرۆکی پەرلەمان من 3 مانگ پێ ئێستا بە بەڕێزم گوت لوزنەی شارەوانیەکان بێ لە هەموو شارەکان یعنی لەوە تای لوزنەی شارەوانی نەچووە پرۆژەی تەزاوزەکان هاتوو دەگۆڕێ زیاتر زەوی بەتاڵان دەڕوە یعنی پێوەری کاک بەڵێن فەرموون سپاس کاک بەڵێ بە کاک گۆران بڵێ ئەی کا فەرموو کاک بەڵێ کاک بەڵێ کاک بەڵێن فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان وەڵام من دوو تێبینی بە نقطەی نیزامەکە کە باس کرا ئەوەی کە پەیوەندی بە کۆچی گەنجانەوەیە هاوڕەکانم باسییان کرد کە ئێمە ئەو کاتی من ئەندام بووم لە لیژنەی پەیوەندیەکان ڕەوەندی کوردستانی راپۆرتێکی تێر و تەسەلما حازر کرد بەڵام بەداخەوە بەبۆی ئەو دۆخە نەخوازراوەی کە زوو لە پەرلەمانی کوردستان کە ئێمە کێشە و مەشاکیلی خەڵک زۆر جارەکەین بە قوربانی هەندێک ململانی سیاسی لە ڕاستیە راپۆرتەکە لە کاتی خۆی کە لیژنەی پەیوەندیەکان ئەو کاتە ینی بە هیلاکی و ماندووبوونێکی زۆرەوە ئەو راپۆرتەمان حازر کرد بەڵام بەداخەوە ئەو دۆخۆ نەخرا بەرنامەیەکە دوو لەسەر ئەو لیژنەی کە گوڵستان خان باسی کرد لە ڕاستیە من ئێستا پیشانیان دامیانی کە ئەو قەرارە دەرچووە ئەو لیژنەیە دەرچووە و بەندەش ڕئیسی لیژنەکەی بەڵام بەڕاستی قەرارەکە نەگەیشتۆتە لای ئێمە نەمبینیوە ئێستا کاگڕاهی پیشانی دامیانی تەکیدێ بکەنەوە لەسەرەوەی بڕیارەکە وەک خۆی ماوە بۆی ئێمە ئیش و کارەکان تەفعیلکەینەوە دەست بەکارەبین لە ڕاپەڕانی ئەرکەکان لەو لیژنەی کە بە ئێمە سپێردراوە زۆر سپاس دەست بە کارەکانی خۆتان بکەن بڵێ بەڵام ئەم کەیسەی کە دوێنێ شەو لە یەکێک لە تەلەڤیزۆنەکان باسکراوە ڕەبتی بەو بابەتی ترەوە نییە و زیاتر لە ئەندامێکی پەرلەمان چەند ئەندامێکی بەڕێزی پەرلەمان سەبارەت بەم بابەتە یاداشتێکیان داوە بە سەرۆکاتی پەرلەمان ئەڵێن شەوی 8 2021 لە هەواڵەکانی کاتژمێر 8 کەناڵی NRT ئەڵێ چەند پەرلەمانتارێکی سەر بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆن و ڕۆژنامە نووسان خان و وێلا و شوقیان لە کۆمپانیایەکی سەر بە یەکێتی لە یەکێک لە پرۆژە نیشتەجێبوونەکانی سلەیمانی کاریان ئەوەیە هەر دۆسیەکی گەندەڵی ئەو کۆمپانیایانە بێتە پەرلەمان کاری لەسەر ناکەن و چاوپۆشی لێکەن ئەو بەڕێزانە داوایان کردووە داواکارین لە ڕووی یاساییەوە بە دوواداچوون بکرێت و لە دادگا داوا بکرێت لەو کەناڵە ناوی پەرلەمانتارەکان بێنێ و بەڵگەی پێویست بخرێتە ڕوو هەموو ڕێکارێکی یاسایی بەرامبەر و پەرلەمانتارانە بگیرێتە بەر لە ئەگەری نەبوونی بەڵگە و نەهێنانی ناوی هیچ پەرلەمانتارێک ئەمە لێدان و هەڵبەستین تۆمەتە بۆ کۆی پەرلەمانتاران ئێمە بەڕێزان پێمان باشە لیژنەی کاروباری پەرلەمانی کوردستان هەر ئەمڕۆ کۆبوونەوەیکی خۆی بکە هەر ئەمڕۆ کۆبوونەوەیکی خۆی بکە سبەینێ ڕاستپاردەی خۆی بداتە سەرۆکایەتی پەرلەمان ئایا ئەگەرەتانەوێ بۆ نمونە ئێمە بە ناوی پەرلەمانی کوردستانەوە سکاڵا بکەین ئێوە ئەتانەوێ ئێمە داوای ناوەکان بکەین ئێمە و بەڕێزان دەزانن لیژنەی کاروباری پەرلەمانی کوردستان لیژنەی مختصە پێویست ناکە لیژنێکی تری بۆ دروستکەین ئێمە چاوەڕێی یاداشتی ئەوانەکەین ئەگەر شەویش کۆبوونەتەوە دەبێت کۆ ببنەوە بەڵێ سپاس هەڵەسخان برای سروکا پارلمانی دیف ماده 56 دوام خالا ایک پیشد کنگی خالا پیرویت تور گرتن اگر پیشل کنا ایک ماده دو برگت دستوری و یاسایت برکار بن دستور عراقی دا ماده 34 دوام التعليم المجاني حق لكل العراقيين في مختلف مراحله دکترا سروکا پارلمانی سیستم پارالیل سیستم که کو او چندین سالت هتا پیرو کرن اشلای وزارت
سیستم پیروکری سیستم پارالل و چندین ساله شلای وزارت خواندنا بلافت هیتا پیروکرنه اش دفع وزیر خواندنا بلند گوتی و بدعه و هاریکار بند گلمه داوی بدعی نهیلم برهنده از پیشینیار کم لجنا پرورده راست پیرن کو بدوادا چونه بو نهیلانا وی سرپیچیا یاسایی بکن کو اودجی دستور عراقیه. بله زور سپاس. سرچنار خان. برای سروکی پارلمان سەبارەت بە مادەی 66 بڕگەی یەکەم ئێمە چەندین یادەشمان تەقدیم کردووە یەکێک لەوانە لە 8 لەسەر دامەزرانی فەرمانبەرانی گرێبەست کە ئێساوە چەندین ڕۆژە لە سەر شەقامەکانە خۆ پیشانانەکەن و داوای ئەوەکەن کە بە هەمیشەیی بکرێەوە ئێمە بەڵگەی تەوامان خستووەتە ڕوو هەم بۆ سەرۆکایەتی پارلەمان لە هۆڵی پارلەمانە باسمان کردووە کە بە هەمیشەییکردنی ئەم فەرمانبەرانە هیچ باگرانێکی دارایی ناخاتە سەر حکوومەت و نووسراوی فەرمی وەزارەتی دارایی هەیە کە ئاڕاستی سکرتارەتی ئەنجومەنی وەزیران کراوە. داواکارین بە زووترین کات ئەو دانیشتە بکرێت لە ڕۆژێکی پێنجشەممە بەیان هەر ڕۆژێکی تر بێت. خاڵێک تر سەبارەت بە کۆچی گەنجان ئەوە زۆر قسەی لەسەر کرامن دووبارەی ناکەمەوە کە ئێمەش هاوڕاین لەسەر ئەوەی کە بە زووترین کات بێتە چارەسەرکردنەوە بابەتە. خاڵێکی تر بەڕێ سەرۆکی پەرلەمان باسە خاڵی پەیڕەویەکەن کە قسەکانی ئێمە پەیڕەوین مادەی 56 باسە خاڵی پەیڕەویەکات ئەی مادەی 51 ئەی مادەی 98 کە لەسەر دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە جێبەجێ بکات لە بوجە و لەو دانیشتانەی کە لە ڕۆژانی پێنجشەممە لەگەڵ حکوومەتە ئەکرێ ئەمە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە خاڵی پەیڕەوی پێشەکە کاتێک کە بە ئێمەڵان خاڵی پەڵەوەکو پەرلەمانتا پێشێلەکەن ئەی خۆتان چۆن ینی جوابی ئێمە ئەیەنەوە کە 8 ساڵە بوجە نهاتۆتە پەرلەمان مادەی 98 و 51تان کە بە نمونە و دوو مادەیەنەوە کە پێشێل کردووە و ئێمەش واجبی خۆمانە کە لێپرسینەوە لەسەر ئەوە بکەین بڵین بۆچی ئەو مادانە جێبەجێ ناکرێت و بۆ بوجە نایەتە پەرلەمان بۆ دانیشتەکان لە وەختی خۆیان ناکرێت و سوپاس. ئێمە واجبی خۆمانمان کردووە لەوەی کە هەموو جارێک تاکی دەکەینەوە کە ئەبێ بینێرن ئەوە حکوومەتە پێشێلکاریەکە لەوەی کە بجێ نەنادۆ نەک دەستەی سەرۆکاتی و بەڕێستان معارەزەی حکوومەتن معارەزەی دەستەی سەرۆکاتی نین. کاک سیروان فەرموو. ئێمە ژۆکو ئێوە پێمان وایە حکوومەت پێشێلکاریەکە سەنگەرەکەتان لە ئێمەیە بۆیە هیچ نەتیجەی نییە. بەڕێ سەرۆکی پەرلەمان من سەرۆکی پەرلەمانم مشارکی حکوومەت نیم بەڵێ تەواو تۆ قانونیت لە من باشترە زانیەوەی دێڵەی وانە. پەرلەمان من خاڵی پەیڕەوەکەم بە پێی مادەی 56 لە 2 ساڵ لەمەوە پێش پەیپەرێکم پێشکەش کرد بۆ خستنە ڕووی بیرۆکەیەک و لە 23 یانزەی 2020 یعنی 1 ساڵ لەمەوە پێش بیرۆکەی چارەسەرکردنی کۆچی گەنجان ویستم بیرۆکە بخەمە ڕوو هەتا ئێستا نەوەڵامتان ناومەتەوە بەڵێ بە جەنابتماوە جارێکیان لە 4 جارم پێشکەش کردووە. من پرسیارەکەم ئەوەیە جەنابەت ڕاستت فەرموو ئەگەر ئەو دانیشتنەی ئەو جا کێشەی تێنەکەوتایە هەڵبەتە ئێمە شتێکمان نەکرد ئەگەر ئێوە بەڕێزیش ئەو پەیپەرەی منتان چووکە من خۆم یەکەم پەنابەر بووم ئەزمونم هەیە ئەو ڕێگای ئەزانم چۆنە هەر لێ ئەزانم شتەکە بیرۆکەکەمتان سیر بکردایە و بتانێشتا من ئالەوە بە 5-6 دقە بم کردە هەڵبەتە بەردێکمانە خسە سەر بەردێ پرسیارەکەی من ئەوەیە ئایا بیرۆکەی من بە قەڵەمی سوور نووسرابوو یا بەشی نووسرابوو نەتان کرد ئێستاشی سەر بێ تکاتان لێ یەکەم ئەم ڕۆژ پێشکەش یەکەم و بیرۆکەکەی من هەر هەمان شتە و تۆزە گۆڕانکاری بەسەراتوە. خێنە بەرنامەی کارمن لە ڕاستیە زۆر کۆنە ئەو بابەتە داوایەکەینەوە و ئێمە کۆبوونەوەی پەرلەمانمان دانابوو ئەندامی بەڕێزی پەرلەمان هەستاوت ئێم بابەتە گرنگ نییە. ئەوە بەرهەمی ئەوەیە کە ئێمە بەزاجی ڕۆژ تەحدیدەکەین چ بابەتێک گرنگە. دروستە کاک دکتۆر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بەپێی ئەم پەیڕەوە پەرلەمانتار بۆی هەیە بیرۆکە بخاتە ڕوو بۆ چارەسەرە. من هەمیشە ئەوە کەمبیری خۆمان و جەنابتانی شێخەوە پەرلەمانتار ئیشی یاسادانانە بە دوواداچوونە پەیوەندی دیبلۆماسیە چارەسەرە ئەگەر چارەسەرێکی هەمیشە تۆ جەنابەت پەرلەمانتارانی کەلیان ڕابینی ئەڵێ چارەسەر چییە؟ کاتێک کە چارەسەرەکە پێشکەشی جەنابتانەکەین ئەوە ینی بەداخەوە فرامۆژ یاداشتەکەی جەنابەت بیرمەوەکو ئێستا خەلەلێکی تیابوو بۆیان گێڕایتەوە ڕڵەی پەرلەمانی بەسەرا هاتووە بەدواگەڕینەوە سریەکەینەوە و حەقی خۆتە تۆ لەسەر حەقی لیزا خان فەرموو.
برای سەرۆکی پەرلەمان لە جەلسەی ڕابردوو لەسەر ڕاستپاردەی جەنابتان بە پێی مادەی 43 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لیژنەی دارایی ڕاستپێردرا بۆ ئەوەی لە ڕاستی و دروستی کەمبوونەوەی داهاتی ناوخۆ بکۆڵێتەوە بە تایبەتی لە سنووری هەندێک پارێزگا ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابتان چەند کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و سەردانی بەڕێز وەزیری داراییمان کرد لێرەش ئەندامانی بەڕێزی پەرلەمان باسییان لەو بابەتە کرد وەکو لیژنەی مختص لەگەڵ وەزیری دارایی کەوتینە گفتوگۆ بۆ ئێمە ڕوونکردنەوە کە سەقفێکی زەمەنی داناوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ماوەی مانگێکی داوە بۆ بەڕێوەبەرایەتەکانی باج لەو سنوورە کە کێشەکان چارەسەر بکە لە ئەگەری چارەسەر نەبوونی کێشەکان کە بەڕێزیان باسییان لەوە کرد زیاتر کێشەی تەکنیکی و فەنین دەست دەکەن بە ئیجراعات و هەروەکو لەم دوایەش دەستیان کردووە بە ئیجراعات لە خاڵە سنووریەکان بە تایبەتی خاڵی سنووری پەروێزخان کە گۆڕانکاری تێدا ئەنجام درا بۆ ئەوەی کە بتوانرێ داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان بە تایبەتی داهاتی باج زیاتر بکرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەداراییەکانی هەرێمی کوردستان لەسەر پرسێکی تریش پرسی بودجە بەڕێزێکی تریش لە پەرلەمان باسی لە بودجە کرد ئێمە دیسان وەکو لیژنەی دارایی و کاروباری ئابووری دوێنێ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ ئەلانی پەیوەندیدار لە وەزارەتی داراییەوە سەبارەت بە ئامادەکردنی بودجە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ بە تایبەتی بۆ ساڵی 2022 مسوڕە لەسەر ئەوەی کە بودجەیەکی تایبەتی بەخۆی هەبێت ئێستاش دەستی کردووە بە نووسینەوەی ئەو پرۆژە یاسایە و نزیکەی 2 هەفتە زیاترە کاری لەسەر دەکەن لە دواتردا کە کارەکانیان تەوابوو لەلایەن وەزارەتی دارایی بە تایبەت و وەزارەتی پلاندانان ئەوە دەنێرێت بۆ پەرلەمان زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک زیکری. بناوی خدای مەزن و دلوان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان زیکری زێواری دیارە ڕۆژانە چەندین گەنج لە هەرێما کوردستانê ئاخا هەرێما کوردستانê بجێتێلن ئەو ئاخا چەندین ساڵە بابوو با پیرێتوان قوربانی بودای لەبەر و هیچ ئەوان گەنجا هیچ ئومێدێک بوێ کوردستانی نەمایە بوێ حکومەتê نه تێنە دامەزراندن نه مستەقبەلێک هەیە پێویستە حکومەتە هەرێما کوردستانی زیوترین وەخت دەرگەهێ دامەزراندنê بوان دەرچوێت زانکو پەیمانگەکان vekێت پێویستە شوڵەی بوان گەنجا دابین بکات پێویستە حکومەتە هەرێما کوردستانê ئەو عایلێت لە هەرێما کوردستانê هیچ موچەک تێدا نییە و ژیانە خۆ پڕێوە بن چارەسەریانە خوشێ خۆ پێ بکەن پێویستە حکومەتە هەرێما کوردستانی بزووترین وەخت موچەکی بوان هەموو عایلا لە هەرێما کوردستانی دابین کرد ئەوێت کو هیچ موچەک نەبیت زۆر سپاس. دەست خۆش سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لیژنەی ڕۆشنبیری و لاوان و کۆمەڵگەی مەدەنی لە پەرلەمانی کوردستان 3 جار یاداشتمان جارێک راپۆرتمان پێشکەش کردووە و 2 جار جەختکردنەوەمان لەسەر ئەم راپۆرتە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی بەڕێز ناردووە تا بیخاتە بەرنامەی کاری کۆبوونەوەکانی لە سیوێکی 11 ببوورە لە 29 2020 لە دەی 4 2021 لە 31 2021 هیچ بیانویەک نییە بۆ ئەوی کە کۆبوونەوەیەک تێک چوو جارێکی تر راپۆرتەکە نەخرێتە بەرنامەی کارەوە تەنها لە وەرزی یاسادانانی پێشووە ئێمە 2 جار داوامان کردو ئەو راپۆرتە بکرێتە بەرنامەی کاری کۆبوونەوەکانەوە بەڵام من لێرەیە گەشتومەتە ئەو قەناعەتەی کە سەرۆکایەتی پەرلەمان حەزی لە ئیشکردنی کاری لیژنەکان و نووسراوی لیژنەکانیە حەزی لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیە حەزی لە نوقتەی نظامیە حەزی لە شتێکە کە بوو بە فەوزا لە ناو جەلسەیە ئینجا کە بیخاتە بەرنامەی کار ئەجینا حکمەتی چییە ئێمە 2 جار 3 جار داوامان کردووە راپۆرتێک خوێندنەوەی بۆ بکرێ راپۆرتی لیژنەیە هەموو لیژنە ئامادەی کردووە کۆمەڵک ڕاستپاردەمانەیە نەخراوەتە بەرنامەی کارەوە ئێستا کە دەزانن کۆنگرەی ڕۆژنامەنووسیە کرێ و فراکسیۆنەکان قساکەن و ئەبێ بە نوقتەی نظامی ئینجا کە سەرۆکایەتی پەرلەمان دەکەوێتە خۆی دیخاتە بەرنامەی کاری کۆبوونەوەکان گلێکی کەشم لە بەڕێز سەرۆکی پەرلەمان هەیە لە ڕاستیدا من سەرۆکی لیژنەکەم پێشتر ئەندامی لیژنەیە لەم لیژنەیە کاک موحسین دوهەماشی منە فەرقی نییە بەڵام کاتێک کە لیژنەیە یەکێک لە لیژنەکان پرسیاران ئاڕاستە ئەکرێ خێرا سەرۆکی لیژنەکە وەرگریتەوە بۆی جوابی باتەوە بۆ نمونە ئەمڕۆ لە لیژنەی پەروەردە چەندین جارم حاڵەتە دووبارە بۆتەوە بەڵام من وابزانم لە ئەخیرا مەبزانم دووسەیەکی تر ماوە قسە بکەن ئەو گلێش بۆ جەنابەت هەیە و سوپاسدانەکەم لە ڕاستیا من و کۆندامی پەرلەمان ناوی تۆم نووسی وەکو سەرۆکی لیژنە نەمنووسی ینی کە ناومان نووسیوە داواش نەکردووە داوای کرد آخر پرۆژەی پەروەردە ئەیلەکێ بپرسم لەم تاو
بابەتی کۆچی گەنجان لە ڕاستیە ئێستا لیژنەی ناوخۆڵن پەیوەندی بە ئێمەشەوە هەیە یاداشتێکیان بۆ ناردوین بەڵام لەبەرەوەی وشەی ڕەوەندی کوردستانی پێوەیە لیژنەی مختصی یەکەم لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانیە لیژنەکانی تر لیژنەی هاوکار و یارمەتیدەر و تەواوکارن بەڕێزان لە ڕاستیە دەست ئاوال بەرز کرداتە بوو تا منیش قسەم هەیە وەکو سەرۆکی لیژنە یەکسەر وەرمەگرتی بەڵام وەکو هەر ئەندامێکی تری پەرلەمان ناوی بەڕێستم نووسیوە بەڵێ کاک دیاری بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە ئەو بابەتی پرسی گەنجاوتان پەیوەندی بە پەیڕەوە نێ بڵێ پەیوەندی بە پەیڕەوە هەیە لە بەرەوەی پەیڕەوە دەڵێت پەرلەمانی کوردستان دەبێت لە سەرەتای وتیان نوقتەی نظامی نییە بۆی کە بمبوو تۆ بۆ جوابی ئەندام پەرلەمانێکی ترە جواب نایەمەوە ئەڵێم نوقتەی نظامیە بە پێی ڕوخسا کەم لەسەر ئەمە باشە بۆی کاتەکەم نەبچێت خوا من بڕە لێستە بۆ مسە بکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسی کۆچی گەنجان و کۆڕەوەی کە مناڵ و ژن و کەسوکاری ئێمە و خوشک و براکانمانە چنە دەرەوە بۆ چارەسەر نابێت کە بۆ نمونە لیژنێک لە پەرلەمانی کوردستان بچنە پۆڵندا بزانن چیە و چی نییە پەیوەندی بەوە هەیە پەیوەندی بە لیژنەی سامانسوشەکان و پەیوەندی بە لیژنەی دارایی هەیە پەیوەندی بە لیژنەی مافی مرۆڤ هەیە پەیوەندی بەم پەرلەمانی کوردستانەوە هەیە کە حکومەت ناچارکە پرۆژە یاسای بودجە بێنێت کە فەرمانبەرانی ئەو فەرمانبەرانی کە گرێبەستن بکرێن بە هەمیشەیی ئەوانی کە دەچوون دابمەزرێن کەرامەتی خەڵک بپارێزرێ عەداڵەتی کۆمەڵایەتی هەبێت یاسا جێبەجێ بکرێت داهاتی نەوت دیار بێت بودجە و موچە لە کاتی خۆی دابێت ژیانی شایستە بۆ خەڵک دابین بکرێت ئەمە هۆکارەکانن بۆ ئێمە دەچین بۆ ئەو سەری بابەتەکە لە کاتێکە خۆمان دەزانین هۆکاری ئەو چێ گەنجەکان و کەسوکاری ئەمە بۆ دەچنە دەرەوە بۆچی لە وڵاتە خەریکە ڕەق دەبن و دەگرین بۆ تیکێنان ئەمە یەکەم دووەم بەرە سەرۆکی پەرلەمان ئەگەر لە دانیشتنێکە خستانتە بەرنامی کارە وەزیرە بەڕێزەکان هاتوون بۆ پەرلەمانی کوردستان و پشەوی دروست بووە کە لەسەر حەق و کێشەی خەڵک و داواکردنی مافی خەڵک بۆ دەیخەنە ئەستۆی ئێمە ئەی خێرە دانیشتنی دوای ئەو دانیشتنی دوای ئەو دانیشتنی دوای ئەو هەموو یاداشتە کە پێشکەش کراوە ئەو هەمووتان بینی ئێ باشە خۆ ئێمە ئەگەر نەمانزانی ئەگەر خەتاکەی ئێمە بوون بۆ ئێوە بۆ بەرپرسیارەتە هەڵنەسانکان بابەتە بخەنە گفتوگەوە یەک دوو بەرە سەرۆکی پەرلەمان ئەگەر کەم تەرخەمەکان دامانی پەرلەمانی کوردستان و ئەو پشەوەیە کە ئەو ڕۆژە دروست بووە ئەی حکومەتی هەرێمی کوردستان یعنی ئەگەر ئەو کۆبوونەوە نەکرێتتر تاو ئەم بابەتە چارەسەر ناکاو بدۆداچوونی بۆ نەکرد و هەوڵی نەداوە ڕێگە چارە بگرێتە بەر لەبەر ئەو کێشەسەرەکیەکان وڵاتە پەیوەندی بۆ هەیە داهاتی نەوتی و نانەوتی ناشەفافە کەس نازانێت داهات و وڵاتە چی دێت لەبەرەوەی بە حسابێ وڵاتێکی دیموکراسین بەس دیموکراسی نین و ئەو هەموو ناحەقی و نادادیا کرێت یاسا سەروەرنێت لە وڵاتەدا ئەوەی بە ناوی مافی مرۆڤەوە دەکرێت لە وڵاتەدا ئەوەی کە دەگوزارێت ئێ خەڵکێک ئەگەر چەند ساڵ بخوێنێت و دانەمەزرێت ئەی فەرمانبەرێکی گرێبەست دوای 10 ساڵ بەڕوسەت 10 ساڵ و چەند ساڵ فەرمانبەری گرێبەست بێت و تاعین نەبێت ئێوە نەتیجەکەی ئێوەیە دەبێت ئێمە بدوای چارەسەری وانە بگەڕێین کەواتە بەڕاستی هۆکاری سەرەکی کە ئێمە نوێنەری خەڵکی نەم پەرلەمانی کوردستانە بەڕاستی ئێمەیەوە شەرمە ئێمە لەسەر بابەتێکی دیکە قسە بکەین لە کاتێکا بابەتێکی گرنگ و بابەتێکی ڕاستەخۆ کە پەیوەندی بە ژیان و گوزانەی خەڵکەوە هەیە وەڵڵاهی مزایەدە نییە وەڵڵاهی خەو نەچۆتە چاوم کە ئەو مناڵانم بینیەوە گریاون ئێ بەرە سەرۆکی پەرلەمان خۆ بەدەری تۆڵ خۆمش لە عالەمێکی ترەوە نەهاتوین ئەوانیش عالەمێکی تر نین ئێ فەرموو بایستە لەسەرەوانە قسە بکەین ئێ با هەڵبووین ڕێگە چارەی بۆ بدۆزینەوە بەیانی دوانی وەڕۆ ماوەسا عومەر فەرموو بەناوی خۆی بەخشندەی مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە خێرایی چوار بابەت کە هەمویان پەیڕەوین بەڕاستی عەرزی جەنابتانەکەم بەنسبەت یاسای بودجە و ضرورەتیەوە قسە کرا بەڵام بە پێی یەکێک لە بڕگەکانی مادەی 98 بڕگەی 2 دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کاتێک حکوومەت یاسای بودجە نانێرێتە پەرلەمان ئەبێت داوای ڕوونکردنەوە بکە ئایا ئێوە داواتان کردووە ڕوونکردنەوەیان ناردووە بە ئێمە خەڵکی کوردستان بڵێن هۆکار چییە حکوومەت ئەم سەرەتاییترین ئەرکەی خۆی دارایی خۆی جێبەجێ ناکات خاڵی دووەم لە کۆبوونەوەی ژمارە 18 2021 ژمارەیە گەندامانی پەرلەمان داوامان کرد پەرلەمان کۆبوونەوەیکی تایبەت کا لەسەر پلەبەرزکردنەوەی فەرمانبەران جەنابەت بەڵێنتدا کە ئەو بابەتە بە پێشنیازە بڕیارێک یا ئوسوڵێکی پەرلەمانی بخێنە بەردەستان ئێمە لە 2 2021 27 ئەندامی پەرلەمان پێشنیازە بڕیارەکەمان پێشکەش بە بەڕێستان کرد کە 5 مادەیە تا ئێستا نازانین چارەنووسەکەی بەچی گەشت کە یەکێک لە مادەکانی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و قەرەبووکردنەوەی 5 ساڵی ڕابردوویانە خاڵی سێیەم بە پێی پەیڕەوی ناوخۆ ئێمە یاداشتێکمان پێشکەش کرد لە هەفتەی ڕابردوو لەسەر کێشەی دەرچوانی 12 ئامادەی ئەم کێشەی هەموو ساڵێ دووبارە بێتەوە ڕاست ئەم ساڵ
وەزارەتی خوێندنی باڵا کارێکی باشیان کرد کێشەکەیان چارەسەر کرد وەڵامی ناڕەزایەتیەکانیاندایەوە بەڵام ئێمە ئەمانەوێت بە ئامادەبوونی هەردوو بە ڕێزان وەزیری پەروەردە و خوێندنی باڵا دانیشتنێک بکەین بە هادیئی بۆی پلانێک دانین هەموو ساڵە دیسان گەنج بێ ئومێد نەبێتەوە بچێتەوە سەر شەقامەکان خاڵی چوارم سەبارەت بە کۆچ دەستی خۆش بێ ئەمڕۆ ئێمە ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان داوا لە ڕێستەکەین بە زووترین کات دانیشتێکی تایبەت لەسەر کۆچی گەنجان لەسەر ئەم ماڵوێرانی و ئازار و تراژیدیایە قسە بکەین و گفتوگۆ بکەین و بڕیاری دروست بدەین زۆر سپاس بەڵێ کاک جەلال فەرموو بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە منیش بە پێی مادەی 58 قساکەم کە پرسیار هەم بە نووسراوە بە شەفەیش دەبێ ئاراستە بکرێ دیارە ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ دوێنە بە شەفەیی و پێشووتریش بە نووسرا و پێی ماوتووە لەسەر پرۆژە یاسایی خانەنشینی هێزەکانی یاساییشی ناوخۆ کە ئەمانە فیئەیەکی دیارن خزمەت گوزارن لە نێو کۆمەڵگا و خزمەتێکی زۆرەکەن بەڵام یاسای خانەنشینەکەیان زۆر خراپەوە بڕیار بوو لە 3 مانگ لەمە و بەر ئەو یاسایە هاتە پەرلەمان کە داخلی خوێندنەوەی یەکەم و پرۆسەی تەشریع بێ بەڵام بەداخەوە نەکراوە دوێنێ بەڕێز وەزیری ناوخۆ پێی وتین کە لە ئایندەیەکی نزیک دێ داواکارین ئەوە زۆر گرنگە ڕەبتی ڕاستەخۆی بە ژیانی هێزەکانی ئاساییشەوە ناوخۆ هەیە هەر حکوومەتی سیمای هەر حکوومەتێکی مەدەنی لە ڕێگەی پۆلیس و هێزەکانی ئاساییشی ناوخۆواکرێ داواکارم پەلەی لێ بکرێ لەوە بار و ژیاری گوزەرانیان چاک بکرێ لە بەروی بەشێکی زۆریان تووشی زەخت و شەکەرە هاتوون ناتوان خۆیان خانەنشینی بکەن لە بەروی خانەنشینەکان زۆر کەمە ئەمە یەک و هەروەها بابەتی پلەبەرزکردنەوەی هێزەکانی پێشمەرگەش بابەتێکی گرنگە و سپاس بەڵێ سپاس کاک سەروان فەرموون بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە کۆچی گەنجان هاوڕای برای بەڕێزم کاکزانە بەڵام ئیزافەک لەسەر قسەی ئەو ینی ئەو پەڕی شەرمەزاریە بۆ ئێمە تەنها ئەوەندە دەڵێم کە گەنجی کورد بچێت لە ئەوروپا و لەو ڕێگانە بمرێت بەڵام ژیانی ئێرە جێبێڵێت یعنی ئەگەر هۆکار چارەسەری و هەمووشمان بۆ چارەسەری دەگەڕین من لێرە بە هەمووتان دەڵێم بۆ 2 مانگ دەتوانم چارەی بکەم بەڵام بەو مەرجەی پەرلەمان و حکوومەت پشتگیری پێشنیاری من بکات بە 2 مانگ چارەی دەکەم ئەلێرە دەڵێم و بەرپرسیاریشم بەرامبەر ئەو قسەی خۆم ئەوەیەک 2 هاوڕای خوشکی بەڕێزم گولستان خانم سەبارەت بە کەمکردنەوەی هەیبەتی پەرلەمان بەڕاستی قەت لەگەڵ بێهەیبەتکردنی پەرلەمان نیم ئێمە 10 پەرلەمانتار بۆ لای 1 وەزیر دەچێت ئەسڵان نە وەزیر نە سکرتێر نە بەرپرسی مەکتەبەکەی لەوێ حزور نابێت کە پێشوازی لە 10 پەرلەمانتار لە وەفتی پەرلەمان بکات بەڵام 1 وەزیر دێت هەر هەموو ئەندامانی لێژنەی مختص بە دانیشتن لەگەڵ ئەو وەزیرە لە بەردەرگا دەوەستن بۆ وەزیر خەتابار خۆمانین کە پەرلەمانمان بێ هەیبەت کردووە قەت وەزیر نییە وەزیر هۆکار نییە جوابی من پێشتر دەمگوت بۆ جوابمان ناداتەوە خۆمان وامان لە وەزیر کردووە کە جوابی تەلەفۆنمان ناداتەوە چونکە بوو بورە شتم ماوە سەبارەت بم بابەتە بێ قسەی خۆمان بکەین ئێمە ئەی بابەتی من چییە؟ ئەم بابەتە بابەتێکی گرنگە وەزیرەکان واجبیانە ڕێز لە پەرلەمان لە ئەندامانی پەرلەمان بگرن و هەر وەزیرێک پێشوازیتان لێ ناکە و ڕێستان لێ ناگرێ یەکەم مەچن بۆ لای 2 کە هات ڕێزی مەگرن و پێشوازی لێ مەکەن دروستە بەڵێ بەردەوام بە کاک سەرۆ تەواو سپاس کاک پێشاو فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە باسکردنی مەسەلەی کۆچی گەنجانە من هەوڵەدەم چارەسەر بخەمە ڕووە تەنها قسەکردن نەبێ لەسەر ئەو بابەتەوە ئەم بابەتە نابێت تەنها بخرێتە سەر ئەستۆی لیژنەکانە بێ بە ڕێزیشتان بە ئەرکی خۆتان هەڵبستن و ئەگەر گوێ لە پێشنیارەکەم بگرن من پێشنیارەکەشم بۆ ئەوەی بەڕێز عەرزەکەم لەبارەی کۆچی گەنجانەوە مادەی 56 ژەڵێت باسی دەستور و یاساکە ئەگەر گەنج لەم وڵاتە نەبێنێت دەستور و یاسا بۆ کێ ئەنووسیت دەستور و یاسا بەشێکی زۆری بۆ داهاتوە ئەگەر ئەوەی کە داهاتوو بنیادەنێت لەم وڵاتە نەبێنێتەوە تۆ دەستور و یاسا بۆ کێ دەرەکەیت و بۆ کێ ئەنووسیتەوە ئەگەر لە هۆکارەکان بپرسیت لە وڵاتێکا کە قاچاقچیەکی جگەر لە دکتۆرێکی جگەر عەیش و نۆش و ژیانی خۆشتر و بەرز و باڵاتر بێت حتمەن گەنجەکانی بەجێهێڵن لە وڵاتێکا کە
قاچاقچیەکانی سەر سنوور تەحەکوم بە ژیانی بەشێکی زۆری هاونیشتیمانیانی ئەم وڵاتەوە بکەن و بەشێکی ئەو بەرپرسانەی کە تێوەگلاون لە گەندەڵی. بەس یەک نمونەت بۆ باس بکەم بەڕێز سەرۆکی پەرلەمانێکێک لە پێشانگا گەورەکانی ئۆتۆمبیل لە شاری هەولێر بە منی وتوتی تەنها لە یەک مانگدا 8 بۆ 9 ئۆتۆمبیلی سەر و 150,000 دلاری بە هەندێک لەو کەسانە ئەدرێت کە بە بەرهەمی بۆ تۆکس و فیلەر و هاتوونەتە ئەم وڵاتەوە. ئەگەر بۆ کچێک یەک ئۆتۆمبیلی 180,000 دلاری بکڕێت لەلایەن بەرپرسێکەوە چۆن گەنج لەم وڵاتە عاجز نەبێ و دڵی نەشکێت. بۆیە ئەمە کێشە جدیەکانن کە ئەبێ ئێمە قسەیان لەسەر بکەوە نابێ قسەیان لەسەر بکەین دەبێ عملیان بۆ بکەین. ئەم بابەتە فرە ڕەهەندە ناکرێت لە یەک دیدگاوە سەیری بکەیت ناکرێت تەنها لە زاویەیەکەوە سەیری بکەیت. ئەگەر فراوانتر سەیری ئەم بابەتە بکەین لە دوای ساڵی 2014 کاتی حکوومەتی عراقی بودجێ هەرێمی کوردستانە بڕێدووە دەیەوێت سیاسەتی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان پەیڕەو بکات لەو کاتەوە کە دۆخی موچە خراپ بوو ئیدی بێکاری دروست بوو دامەزراندن نەما. بۆیە لەسەر ئێوەی بەڕێزە داوا لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دەست پێشخەری بکەن بۆ بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو سێ دەستەی سەرۆکایەتی کۆبوونەوەی گەنجام بدەن بۆی فشار لە حکوومەتی عراق بکرێت چی دیکە قوت و بودجەی خەڵکی کوردستان نەکرێتە یاریەکوە خەڵکی کوردستانی پێ برسی بکرێت بەڕێز سەرۆکی پەرلەمان. پێشنیارێکی دیکەم هەیە ئاخر ئەگەر بینوسە کاتەکە تا بەڕەفیقێکی تر بەناوی خوای گەورە بەڵێ کاک گۆران فەرموو. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من گۆران عومەر عەلی قسەی خۆتێ بە زیادەوە کرد کاک پێشەوە تەواو فەرموو وەختت تەواو بوو سەرۆکی فراکسیۆنەکەش قسەی کرد فەرموو کاک گۆران فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان گۆران عومەر عەلی من پشگیری قسەکانی هەموو وتەکانی کاک پێشەوە هەورەمانی یەکەم بەڕاستی قسەکانی جوان بوو لە جێی خۆی بوو سەبارەت بە کۆچی گەنجان. هەروەها پشگیری لە وتەکانی گوڵستان خانەکەم بۆ ئەو بێڕێزیەی کە بە پەرلەمانتاران نەکرێەوە ئەو تۆمەتانی کە بۆ پەرلەمانتار دروست دەکرێت. من ئومێد دەکەم کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانێک و کۆی موئەسەسەکە دیفاع لە پەرلەمانتاران کە ئایا ئەگەر ئەو پەرلەمانتارانەی کە لە گەندەڵیەوە تێوەگلاون و کاری گەندەڵیان کردووە بدرێن بە دادگا و ببن بە عیبرەت بۆ خەڵک کە ئەوانەش گەندەڵکارن ئەگەر پەرلەمانتارانیش دوورن لەو تۆمەتانەوەیەوە داوای یاسایی لەسەر ئەو شوێنانە تۆمار بکەن کە تۆمەتە خەنە پاڵ کۆی موئەسەسەکە ئەگەر هەر پەرلەمانتارێکیش بێ. بەڵێ سپاس کاک گۆران دەستان خۆش بێ و سپاس. زۆر سپاس کاکاوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان ئەوەی ئێستا ڕوەدا بەڕاستی بە تایبەت ئەوەی کە لەو ماوەی دوایی کە ڕێژەکە زۆر زیاتر بووە بەڕاستی ئەمە کۆچکردن نیە ئەمە کۆڕەوە و دووبارەکردنەوەی مێژووەکە کە 30 ساڵ لەمەوبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کۆڕەویان ئەنجامدا لە دژی دەسەڵاتی ڕژێمی بەعەس بۆ هاتنە سەر حکمی دەسەڵاتی کوردی. بەڵام بەداخەوە دوای 30 ساڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەنجانی هەرێمی کوردستان کۆڕەو دەکەن دژی دەسەڵاتی کوردی. یعنی ئەمە جیاوازیەکەیەتی 30 ساڵ پێش ئێستا بۆ دەسەڵاتی کوردی بوو ئێستا دژی دەسەڵاتی کوردیە. زیاتر لە 500,000 گەنج لە هەرێمی کوردستان بێکارە زیاتر لە 300,000 دەرچووی زانکۆ پەیمانگاکانە هیچ ئیشێک نییە بیکات هیچ کەسابەتێک نییە حکوومەت هەموو دەرگاکانی لێدا خستووە. ئەوەی بازرگانیە لە هەرێمی کوردستان دەکرێت دەسەڵاتداران و سەرمایەداران و بەرپرسانی باڵای ئەم هەرێمە قۆڕغیان کردیە بۆ خۆیان و کەس و کار و خزم و دۆستەکانیان. هیچ شتێک نەماوە لەم وڵاتە گەنج دڵی پێخۆش بێ گەنج چاوەڕێی بکە ئومێدێک نەماوە لەم وڵاتە بۆ گەنج. بۆیە گەنج تاکە ڕێگا تاکە چارەسەری ئەوەیە کە بەڕاستی ئەم وڵاتە بەجێ دێڵێت ئەم وڵاتە سەیرەکەی یعنی ماگانە 100 ملیۆن دلاری داهاتی نەوت خاڵە سنووریەکان داهاتی ناوخۆ دەدزرێت دیار نامێنێ بڕوا بکە. پێشنیارم ئەوەیە ئەو پارەیە کە ماگانە دەدزرێت لە هەرێمی کوردستان بەس یەک مانگ نەدزرێ بێتن چارەسەری کێشەی گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێ بکرێت ئەمە چارەسەرەکەیە. 100 ملیۆن دلار لە داهاتی نەوت بۆچی دیار نامێنێ بۆچی خاڵک و مرگەکان تا ئێستاش دزی و تاڵانی بەردەوامە بۆچی داهاتی ناوە خۆ ناگەڕێتەوە خەزێنەی حکوومەت. ینی بەڕاستی پەرلەمان بۆ چییە ینی پەرلەمان بۆ ئەوەیە کێشە چارەسەر بکە پەرلەمان بۆ ئەوەیە بەڕاستی ئەو دیاردانە نەهێڵێ ئێمە 3 ساڵە لە پەرلەمان. کاکمان فەرموو
بەڵێ کاکاو ناکرێ هەمیشە ئێمە بەس قسە بکەین بەبێ ئەوەی چارەسەرێکمان پێ بێت چۆن نەکرێ بۆ شێوێ کاکاوە لە بەهێمنی پێشنیارت تەڕح کەوتەوە لەسەر خۆت کاک من فەرموو کاک من فەرمون لەسەرە خۆ بابە دەست بەهێمنی ڕۆژتۆ بێڵن با بەهێمنی بڕۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێگەی بێ قسەکەم تەواو کەم بۆی مەفهومەکە بگا ڕەنگە ئەم جوملانی کە ئێڵێم لای هەندێک ئەگەر تەواو نەکرێ باش نەگادیانی شاعیرێکی بەناوبانگی سووری هەیە ناوی محەممەد ماخوتە ئەڵێ هیچ شتێ بەم خاکەوە نامبەستێتەوە پێڵاوەکانم نەبێ ئەمە مانای نییە کە ئەم شاعیرە کەسێکی نیشتیمان پەروەەر نییە بەڵکو تاوان و جەریمە لە وڵاتەکەیە و ناحەقی پێشێلکاری ماپی مرۆڤ گەندەڵی هەموو مەسەلانە ئەم قەنەعەتی لا دروستەکە بەداخەوە بەشێکی زۆری ئەوانەی کە کۆچیان کردو وڵاتیان بەجێشت و ئەم شعوریان لا دروست بووە ئەوانە خەڵکی نیشتیمان پەروەرن خەڵکانی دڵسۆزن تاقەی زۆر زیندون بۆ وڵاتی ئەمە بەداخەوە ئێستاکە گەر لیان پرسی ئەڵە چی بە وڵاتەکە دەبەستێتەوە ئەڵە تەنیا پێڵاوەکانم بەداخەوە بەرپرسیارەتی دامەزراوەکانی دەوڵەتە بەرپرسیارەتی پەرلەمان و حکوومەتە لە ئاس بەرپرسیارەتی ئەم دۆخە کارەسات بارەیە بین لە کۆی گشتیەوانەی کە پەیوەندی بە مەسلەی پەرلەمانەوێ لە لای ئێمە من چەند مادەیەک ئاماژە پێ یەکەم کە بۆ پەرلەمانتارانی بەڕێز و بۆ سەرۆکایەتی هەر لە مادەکانی 66 98 51 و دینە خوارەوە بۆ مادە هێژدە کە پەیوەندی بە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانەیە بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە نەناردنی بودجەوە هەیە کە قوت و ژیانی خەڵکە بۆی ژیان باشکن لە وڵاتەیە بۆی کۆچ سنوورێکی بۆ دابنرێت تەماشاکە لە مادەی 98 بڕگەی یەکەمی کە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران لە بڕگەی دووەمە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران بڕگەی سێم چارەسەری تایە ئەبێ ڕوونکردنەوە بدا بە ئەنجومەنی وەزیران واگەر نەدا لە ماوەی 15 ڕۆژە چییە پرسیاری من لە جەنابتانەوەیە ئایا ڕوونکردنەوە ئەنجومەنی وەزیران پاساویە ناوەتەوە چییە ڕوونکردنەوەکە قانعی کردوون لەسەر ئەم مەسەلەیاندا و هەموو ئەو ئەندامە بەڕێزانەی لەسەر مەسەلەی کۆچ لەسەر مەسەلەی گرانی سوتەمەنی داهاتی نەوت کێشەی گرێبەستوانە بێژ هەموومانە کردیان قسەی باشیان کرد داوا لە سەرۆکایەتی پەرلەمانەکەم و بۆ ئەوەی کە لە مادەی لە ناو مادەی 51دا کە پەیوەندیە بە دانیشتەکانەوەیە کارێک بکرێ ڕۆژانی پێشەمەش لەگەڵ حکوومەتتا لە کۆنتاکتا بین بۆ ئەوەی چارەسەری ڕیشەیی بدۆزینەوە ئەم مەسەلەیە پرسێکە پەیوەندی بە ژیانی ئێمە و بەداخەوە لە ئێستا کارەساتێکی گەورەی کۆڕەوەیە کە ناوی کۆڕەوی هاونیشتیمانیانە بۆ دەروی وڵات و سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێز شنۆخان بەو ئەوە نووسراوەکەمان ناردووە بۆی داوای ڕوونکردنەوەمان کردو هێشتا جوابەکەیمان بۆ ناتوێتەوە تەسەورەکەم بۆمان بێتەوە بەڵام پرۆسەی ئامادەکردن دەستی پێ کردووە و ئێمە ژۆکو پەرلەمان پرۆژەی بودجەی خۆمانمان حازر کردووە لە ڕێگەی لیژنەی کاروباری پەرلەمانەوە وابزانام ئەمڕۆ دەچێتەوە وەزارەتی دارایی بەڵێ شنۆخان بەڕێز سەرۆکی پەرلەمان مانگی 11 ساڵی پار پرسیارێکم ئاراستەی بەڕێز وەزیری ناوخۆ کرد سەبارەت بە دابەشکردنی زەوی و بڕی 25 میلیۆن دینار بەسەر ژمارەیەک خێزانی بەڕەگەستورک لە کەمپەکانی نزیک شەلاتزێ و دێرەلووک کە بەڕەگەستورکن و هەروەها بیستومەکە موچەی خانەنشینیش وەرەگرن لە بانقەکانی ئەو سنوورە پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە لە ماوەی یەک مانگدا وەزیری ناوخۆ وەڵامی منی داوەتەوە بەڵام تازە ئەم پرسیار ئەم وەڵامە بەدەست من گەشتووە منە پرسم ماوەی 9 مانگە ئەم وەڵامە ئەم نووسراوە لەکوێیە سەبارەت بە ناوەڕۆکی وەڵامەکەش وەڵامی وەزیری ناوخۆ بە هیچ جۆرێک بۆ من مقنع نییە لەبەرەوەی لە پشتی مێز و کورسەکەی و بە دوو دێر وەڵامی منی داوەتەوە بەبێ ئەوەی لێژنێکی بە دوواداچوونی پێکهێنابێ سەردانی ناوچەکە بکەن لە ڕاستی و دروستی بابەتەکە بکۆڵنەوە لەبەرەوە داواکارم لە بەڕێستان لێژنێکی مەیدانی بە دوواداچوون یاخود لێژنەی پەیوەندیدا ڕاستپێرن بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەن و زۆر سپاس یاداشتێک ئاراستی سەرۆکایەتی کە بۆ دروستکردنی لیژنەیەک یان ڕاستپاردنی لیژنەیەک و مناخان دەڵێ هەر دوێنێ ینی وەڵامەکە هاتوۆتە ئێرە ینی تەخیر بوونەکە پەیوەندی بە ناو پەرلەمانەوە نییە بەڵێ لەوانەیە لە ئەنجومەنی وەزیرانەوە تەخیر هاتبێ بەڵام مناخان دەڵێ لای ئێمە نامێنێتەوە پەیوەندی بە ناو پەرلەمانەوە نیە بە دوواداچوونی ژەکەین شنۆخان سپاس کاک مسلم بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیە بابەتەکەی من کامێ باسی بکەم گشتگیرە بەڵام کۆی بابەتەکەم پەیوەستە بە گەنجان و لاوانەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ئەگەر بێن دیراسەی کۆچی گەنجان بکەین کە کوردستان بەجێ هەڵن ئەتوانم بڵێم بێهیواییان ئەگەڕێتەوە بۆ ساڵانی تەمەنیان بە چەند شێوازێک
گەنجانمان بەڕاستی 16 ساڵە خوێنن بەرە سەرۆکی پەرلەمان بەڵام دوای دەرچوون و بەدەستێنانی بڕوانامە نەک هەردانا مەزرێن بەڵکو حتا خوێندنەکەیان وەک چەند بەڕێزێک باسییان کردیانی بەپێی یاسا و دەستوری عراقی کە مادەی 34 لێرە من چەند گەنجێک پەیوەندیان پێوە کردم ئەم ساڵ نەیانتوانیوە بەڕاستی بخوێنن ئەم ساڵ نەیانتوانیوە بخوێنن کە پارەیان نەبووە لەو بەشە زانکۆیە کە ناویان گەڕاوەتەوە بەڕاستی بچن بژێویان بای ئەوەی نەکردوە بچن بخوێنن ئەوە خوێندنەکەشیان بۆ ناکرێت ئەوەی کە بڕوانامەشی بەدەستێناوە هەم دانامەزرێ هەم ئەوەی بۆ تەوانەبێژ بەڕاستی موچەکەی شایستە نییە هەم ئەوەی کە سەیەکەمی زانکۆ پەیمانگاکانە بەڕاستی بەپێی یاسا مافی دامەزرانی هەیە ئەویش دانامەزرێتەوە ئەنجا بێجگەلەوە بەرە سەرۆکی پەرلەمان ئێمە جاران گوندەکانمان چۆڵ کران ئێستا گوندەکانمان کەس نێ زراعەتیان لێ بکە یعنی ئەو مامە حاجی و دا حاجیانی کە وفاتیان کرد ئەوان بوون لە لادیەکانە ژیان بەخوا ئێستا لادیەکانیشوان هەموو چۆڵ بوون ئێستا شارەکانمان وا چۆڵە بن ئێستا ئێمە ڕۆژانە چەندین خێزان بڕواتان هەبێ لەگەڵ ئێمە قسە ئەکەن هێشتا ئەوە بابەتە نەچووە بچێ ینی ئەبێ بەڕاستی گفتوگۆی خێرای لەسەر بکرێت لە ینی پەیوەنددار بێت قسە لەسەر بکات لە پەرلەمان چونکە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ کوردستان چۆڵە بێ ئێمە ئەی قواری هەرێمی کوردستانەکەوێتە مەترسیەوە ئەی چێ بەڕاستی دیفاعمان لێ بکە ئەی چێ دیفاع لە هەرێمی کوردستانەکە ینی کە گەنجی تیانەما چێ دیفاعەکە ئەنجا بەڕاستی منەوە بە پیلانێکی ێزانم کە لە هەرێمی کوردستانە کە ئەمە شتێکی نێودەوڵەتیە بۆ بەس لە هەرێمی کوردستان ئەم ڕێژە زۆرە گەنجە ڕوە ینی من بەڕاستی لە شارەکانی تر و محافەزەکانی تر نابینم ینی ڕێژەیەکی زۆر لە هەرێمی کوردستانە گەنجان ڕۆژانە بەڕاستی ئەمانە هەمووی درێژەی ناومێدی کە بەڕاستی کریخانویان بۆ نادرێ کاریان نییە کاسبیان نییە دەرفەتی هەلی کار لە کەرتی تایبەتیشان نییە شیرین خان فەرموون بەڕێ سەرۆکی پەرلەمان ئاماژە بە مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە ئێمە هەمیشە ژمارەیەک پەرلەمانتار لەسەر کۆی ئەو پرسە قەیران و فەرەڕەنگانەی کە دۆخی تاک بە تاکی هەرێمی کوردستانی گردوتەوە ئاڕاستی ئەم پەرلەمانە کراوە بەڵام بەداخەوە لە ئاستی سەرۆکاتی پەرلەمان و زائیدەن ئەنجومەنی وەزیران بەپێی پێویست بەتەنگ ئەم یاداشتانەوە نەهاتوون و ناشکرێت حکوومەتی هەرێمی کوردستان هێندە بێباک بێت ئامادە نەبێت بێتە ئەم پەرلەمانە بەپێی مادەی 66 کە تەنها گفتوگۆکردنە نەپرساندنە نە لێسەندنەوەی متمانەیە بەڵام بۆ دەستەی سەرۆکایەتی لەسەر ئەمە لەگەڵ تیمی حکوومەتە ناگەنە ئەنجام چۆن دەبێت حکوومەت لەسەر ئەو پرس و یاداشتانەی کە دۆخی خەڵکی خستوتە مەترسیەوە نێتە پەرلەمانی کوردستان و مناقەشە گفتوگۆ بکات بەنمونە کۆچ کە من پێشنیاری ئەوەکەم ئەم دەستەواژەیە ڕاست بکرێتەوە تەنها کۆچی گەنجانیە ئەوەی کە ئێستا دەگوزارێت ئەمە هەڵهاتنە لە نیشتیمان ئەمە کۆچێکی تێکرایە چونکە ژنی 70 ساڵ و منداڵی خوار 3 ساڵی تێدایە بەڕاستی ئەمە وای کردووە کە بەڕاستی یعنی ڕەنگە تاک بە تاکی هەرێمی کوردستان وێنە و دیمەنەکانی بیلاڕوسیا هەمومانی هەژاندە بێت تەنها دەسڵاتدارەکان و حکوومەتی ئێمە نەبێت تەنانەت وڵاتانی جیهانیش هاتوونەتە سەرخەت لەسەر ئەم پرسا بەڵام دەسڵات و حکومڕانی ئێمە بێباکە بەرامبەر بەو هەموو خەڵکە کە بە لێشا وڵات بەجێهێڵن وەزائیدەن ئەمە تەنها خەڵک لە برسیا ڕای نەکردووە نائەدالەتی هەیە نایاسایی هەیە هیرۆرکردن هەیە خەڵک لەسەر جادە لەسەر داواکردنی مافی خۆی خوێنی ئەڕژێت بە تێکرا ئەو هەموو کەسانەی کە گەندەڵکارن کە قاچەقچێتی لە خاڵە سنووریەکانە دەکەن کە تاوانبارن بە خوێنی ڕۆژنامە نووسان و کەسانی ئازادی خواز و پەلکێشکردنی ئازادی خوازان بۆ ناو کوچەی زیندان هەموو ئەمانە زۆر ئازادن داهاتی ئەم هەرێمە تەنها بۆ گیرفانی ئەم بەرپرسانەیە بۆیە خەڵک وا ئێستا لە ئێمە ڕائەکات و لە وڵاتە ڕائەکات و لە حکومڕانی ڕائەکات بۆیە من پێشنیار دەکەم بەڕاستی ئەرکی ئەم پەرلەمانەیە لەسەر ئەم پرسە گرنگانە و بۆ معالەجەکردن ئەم پرسانە بەڕاستی بەدەنگ بێت و لەمە زیاتر ئیتر چاوپۆشی لە حکومەتێکی گەندەڵ نەکرێت کە دەستی ناوە بە بیناقاقەی هەمومان وەزائیدەن یەک پێشنیاری کەم هەیە لەسەر فەرمانبەرانی گرێبەست بەڕێزان ئەوە چەندین ڕۆژە فەرمانبەرانی گرێبەست لەسەر شەقامن و داوای مافێکی ڕەوای خۆیان ئەکەن لە کاتێکتا بەپێی بڕیار دەکرێت دوای 3 ساڵ بکرێن بە هەمیشەی ئەگەر حکومەت و دەسڵاتی ئێمە تعزیبی نەفسی خەڵک و موچەخۆر و فەرمانبەر نایەت خۆ ئەمە هیچ ڕەهەندێکی گرانی دارایی لەسەر حکومەت بەجێ ناهێڵێت بۆچی نایەن کات بە هەمیشەی بەڵێ ڕاستە بەڵێ فەرموون بەڵێ سپاس ئێمە بەڕێزان تا ئێستا لە هەموو جارێکی تری ژواموت لە ماوەی 4 ساڵی ئەنجومەنی نوێنەرانی عراقیە 3 جار وەزیر چۆتە ناو کۆبوونەوەی پەرلەمان 41 جار وەزیر هاتۆتە ئێرە و ژمارە ئەو جارانەی وەزیر هاتوونەتە ئەم دانیشتەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان سەرباری ئەو هەموو پشێوی و
ناڕەحەتیانی کە ڕوویداوە لە هیچ خولێکی پەرلەمانی کوردستان ئەوەنە وەزیر نەهاتووە. ئەم پەرلەمانە بەشکۆیە بەهێزە و پەیوەندێکی تەندروستی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ وەزیرێک ڕۆژی لە ڕۆژان نەیوتووە من نایم بەوتن بڵێ من نایم. بەڵام بەڕێزان کە دێن هیچ جارێ نەهاتوون لێرە نەبوو بێتە شەڕ. ئەوانیش قەلەقن، ئەوانیش ئینسانن، ئەوانیش بە قەلەقیەوە سەری دانیشتەکانی پەرلەمانەکەن. بەخوا هەرێکێکیش لە ئێمە ببین بە وەزیر ئەگەر بزانی دانیشتەکانی پەرلەمان بەردەوام بەریەکەوتنی تایە بە قەلەقیەوە مامەڵاکەین. ئەم پەرلەمانە بەهێزترین خولی پەرلەمانی کوردستانە لەبەرەوەی زۆرترین وەزیر تا ئێستا هاتوۆتە پەرلەمانی کوردستان. بەڕێزان ئێوە خەڵکی بەڕێزن، کارێ مەکەن خەڵک واسێتان کاکە خەڵکی بێدەسەڵاتن. بەڵێ ڕووپاخان بەڵێ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادە 51 بڕگە 5 دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە کاتی پێویستدا دەتوانێت خشتێکاری هەفتانەی پەرلەمان دەستکاری بکە. پێم بڵێن چ بابەتێک ئەوەندەی کۆچی بەلێشاوی گەنجان گرنگە لە ئێستادا کە قسەی لەسەر بکەین. من ئەگەر بڵێن هەر قسەیە من چارەسەرم خستۆتە ڕوو. 2 ساڵە کار لەسەر ئەوە دەکەم کە ئایا ڕێژەی چونکە یەکێک لە هۆکارەکان بێکاریە. زیادبوونی ڕێژەی بێکاریە. ئایا چۆنی بۆی نەبارگرانی دارایی لەسەر حکوومەت دروست بێ ئێمە ڕێگە چارەمان هەبێ. 2 ساڵە کاری لەسەر دەکەم بە پێشنیار زێبڕیار پێشکەشی بەڕێستانم کردووە و لە لیژنەی یاسایی نێدراوە بۆ حکوومەت 6 مانگ دەبێت نێدراوە تا ئێستا حکوومەت وەڵامی نییە کە هەلی کار لە کۆمپانیا بیانی و خۆماڵیەکان کۆمپانیاکان ڕێژەیان 34,000 کۆمپانیایە بڕەخسێنین بۆ گەنجانی خۆماڵی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بە ڕێژە 175 هەلی کار بەڕەخسێنن. بەڵام بەداخەوە دوای ئەوە کە هیچ وەڵامیان نییە من نەوەستاوم لە بەدوادا چون زیاتر بەدوادان چوونم کردووە بۆ وەزیری پەیوەندیدار 2 وەزیر و دەستەی وەبەرهێنان وەزیرێک چ بە من بڵێ باشەیە خود دەستەی وەبەرهێنان چ وەڵامێکی هەبێ بەزارەچی دەڵێن گەنجی خۆمان کار ناکە. ئەوە هەر گەنجی خۆمانن ئێستا خەریجی زانکە و پەیمانگایە بە 300,000 مانگانە کار دەکات 8 سەعات زیاتر کاری پێ دەکرێت. ئەوە پاساوێکی زۆر لاوازە کە حکوومەت بیدا بە ئێمە. حکوومەت هەز بە بەرپرسیارەتی ناکە ئەگینان نەبارگرانی دارایی دروست دەکا ئەوە تەنزیمە تەنها ڕێخستنە بۆچی وەڵامی پێشنیازە بڕیارێک نادرێتەوە. بۆیە لێرە داوا لە بەڕێستان دەکەم کە داوا لە دەستەی وەبەرهێنان بکەن بە زووترین کات داوای ئەو پێشنیازە بڕیارە بکەن کە موافقە لەسەری بکەن بۆ ئەوەی ئێمە لە پەرلەمانی کوردستان ببێ بە بڕیار و یاسای پێدەرچێ. بەڵێ زۆر سپاس. لە ڕاستی ئێمە بەدوادا چوونمان کردو بۆ پرۆژە بڕیارە چکە ئێمەش وەکو دەستەی سەرۆکایەتی بەلامانەوە گرنگ بووە و یەکێک ینی هاوکارێکی زۆر باشمان کردووی کە و پشتیوانێکی زۆر باشمان کردووی. زیاتر لە جارێک بۆ خۆم من متابعەم کردووە ئەوان دەڵێن ئێمە ئەمانەوێت لە ناو پرۆژە یاسای تازەی وەبەرهێنانە جێگەی بکەینەوە کە پرۆژە یاسایە کە ئێستا زۆربەی قۆناغەکانی تێپەڕانوە و لە قۆناغی کۆتاییایە کە پەسەندکردنی ئەنجومەنی وەزیرانی ماوە. ینی نایانەوێت پرۆژە بڕیارێک بێ بەجیا دەیانەوێت ببێتە بەشێک لە ناو پرۆژە یاسایەکی فراوانتر کە پرۆژە یاسای وەبەرهێنانە لە هەرێمی کوردستان و پرۆژە یاسایەکی تازەیە و هیوادارین بە زووترین کات بگاتە پەرلەمانی کوردستان. مامۆستا ئەبوبەکر و بەدریەخان ئاخر کەسن. فەرموو مامۆستا ئەبوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرس و کێشەکان 4 جۆرن. هەندێک پرس هەن گرنگیشن و بەپەلەشن. هەیە گرنگە بەڵام بەپەلە نییە. هەیە بەپەلەیە بەڵام گرنگ نییە. هەیە نەگرنگە و نەبەپەلەیە. ئەمەی بابەتی کۆچی گەنجان هەم گرنگە هەم بەپەلەشە. من قسەی پەرلەمانتاران دووبارە ناکەمەوە. ئەگەر ئێمە بایکۆتی خەڵک لە پرۆسەی سیاسی نەمان هەژێنێ، ئەگەر ئێمە خۆپیشاندان ڕامان نەسڵەچێنێ، ئەگەر ئێمە سەرهەڵگرتنی گەنجان بە هەمان شێوە ڕامان نەسڵەچێنێ، ئەگەر ئەم هەموو ڕێژە زۆرەی خۆکوشتن و جابوونەوە ڕامان نەسڵەچێنێ ئێمە حکوومەت و پەرلەمانی چوین. لەبەرەوە بەڕای من ئەم پرسە گرنگە ئەیهێنێ لە ئەولەوێتی کارەکانی پەرلەمان بێ و لەم ماوەیەدا بەڕاستی کارێ بکەین کە بەربەم لێ شاوە بگرین. خاڵی دووهەمم بە خۆتان نەزانن کە زیاتر لە 10 ساڵە هیچ دەرچوویەکی زانکۆ پەیمانگا دانەمەزراوە. بەڵام بۆ ئەو کەسانی کە خەریکی سەنگەر گواستنەوەن لە حیزبەکان من سەدان کەست پێڵێم لەم حیزب بۆ ئەو حیزب سەنگەرە گوازێتەوە ئەمانە هەمووی دامەزراون. ئەگەر لە حکوومەت دامەزراون پێی چ بەرنامەیەک بڕگە و مادەیەک حکوومەت ئەمانە دادەمەزرێنێ بە تایبەتی بەشێکیان لە سلکی سەربازی دامەزراون.
ئەگەر حیزب ئەمانە دامەزرێنەوە لە بجێ حیزب ئەیدا ئەمە هیچوێ ئەم حیزبا بێ وەڵاممان باتەوانێ معقول نییە دەرچوێکی زانکۆ پەیمانگا بخوێنێ 18 ساڵ دانەمەزرێ بەڵام کەسێک هەلپەرز بێت لەم حیزب بووە حیزب لە ڕاستیە دەرگاکە لە ڕوویا کراوە بێ و دابمەزرێ بەڕای من ئەمە پرسێکی گرنگە و ئەبێ پەرلەمانی کوردستان بە دووداچوونی بۆ بکە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس ئێمە بە گرنگیەوە لەم پرسە ئەڕوانین بەڵام پێمان وایە بابەتێکی بەپەلە هەیە کە ئەو کەسوکارانەی ئێمن کە ئێستا لەسەر سنوورەکانن ئەبێ لیژنەی ڕەوەندی کوردستانی لەو بابەتە پەلە بکە و ئێمەش پێداویستەکانیان بۆ دابینەکەین هیچ مانعێک نییە ئێمە لە هەفتەی داهاتوە لەسەرم بابەتە کۆبوونەوە بکەین بەدرێخان طبعا دوای گەڕانەوەی بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من بەپێی مادەی 56 لە پەیڕۆی ناوخۆی پەرلەمان قساکەم سەرەتا مادە 58 پەیڕۆی ناوخۆی پەرلەمان من لە حەڤەی 12 2021 پرسیارێکم ئاراست یاداشتێک و پرسیارێکم ئاراستە کردوون لەسەر گرفتی پزیشکانی ددان کە لە 2016 جویان دانەمەزراوە بەداخۆ تا ئێستا وەڵامەکەم وەرنەگرتووە سەبارەت بە بڕگەی مادەی 56 لە پەیڕۆی ناوخۆی پەرلەمان بەڕێ سەرۆکی پەرلەمان چەندێک لەم پەرلەمانەدا دەرچوون یاسا و بە دواداچوون گرنگە ئەوەندەش کێشە و گرفت و داواکاریەکانی شەقام و هاوڵاتیان گرنگە مەفروزە کێشەکانی هاوڵاتیان بێت ئەم پەرلەمانە پەرلەمان قسەی هەبێەوە جەنابیشت کە لایانی معنی و دەسەڵاتەکان بۆ جەنابتە کە کێشەکان بە زووترین کات چارەسەر بکرێ ئەم چەند ڕۆژە کە سەیری ئەو هەموو کێشە و گرفت و مەعاناتەی کۆچی بە لێشاوی گەنجانەکەی تا ئازیزێکت کۆز نەکا نازانی ئازارەکەی چییە و چۆنە ئەوە بۆ جەنابتان جێدێڵم سەبارەت بە کێشە زەقەکانی شەقام بۆ کۆچی بە لێشاوی گەنجان بەردەوام لە هەڵکشانایە بۆ شار و شارۆچکە و گوندەکان هەر هەمووی بەرەو چۆڵبوونە ڕوا سەیرەکەی وەکو جەنابی برای بەڕێزم مامۆستا بووبەکر کە تەیید یەکەم خستیە ڕوو تا ئێستا لە 2016 دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بێ هیوان بۆ ئێسەری خۆیان هەڵدەگرن سەیری ئەو گرفتانەی کە ئێستا لەسەر شەقامن چەندێکە بەڕاستی فەرمانبەرانی گرێبەست لەسەر شەقامن تەنانەت ئەوان هیچ بارگرانیەک بۆ حکومەت دروست ناکەن بەپێی بە دواداچوونەکانی ئێمە ئەگەر ئەوان بکرێنە گرێبەست بەڕسمی تەنانەت 2 ملیار و 800 ملیۆن دەگەڕێتەوە بە خەزێنەی حکومەت مامۆستایان هیوانەبێژ داواکاریان هەیە بەس بە مەقتوعەکە کە بۆمان دیاری کراوە حکومەت بڕیاری لەسەر داوە بۆمان بکرێت بە گرێبەست ئەوە و کاتە گرفتەکەمان چارەسەرە بێ بۆیە بەڕێ سەرۆکی پەرلەمان مەفروزە ئەو گرفتانە کە ڕۆژانە ڕوو دەدات پەرلەمان هەڵوێست و سپاس دەستخۆش بەڕێ سەرۆکی پارلەمان زۆر سپاس بۆ ئەم بەڵێ داوا لە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکانەکەین دوای کاک ڕزگار دەست بە دەنگدانەکەین بەڕێزان هەموو ئەوانەشی کە لە بەردەستمانە دەنگدانە و ئەگەر ئاوا بێمە نسحابەکەمان تەواو نییە لەبەرەوە داوا لە ڕەفیقەکانتان لە فراکسیۆنە جیاوازەکان بکەن با بفەرمون بێنەوە ژوورەوە بۆی بتوانین پرۆسەی دەنگدان بەڕێوەبەری بەڵێ تەشریعیش موهیمە بەڵێ بەڕێ سەرۆکی پارلەمان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کۆچکردن دیاردەکە کە لە کۆنەوە هەر هەبووە و هۆیەکانیش یان سیاسیە یان ئابوووریە یان ژینگەیە و تەنیا بابەتێک نییە کە پەیوەندی تەنیا بە کوردستانەوە هەبیتن گەردونیە بە تاکید دیاردەکی مەترسیدارە و حکوومەتی هەرمیش بەرپرسیارە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتە ئەمن تەنها یەک چارەسەری دەخمە بە ڕووی جنابتان کە ڕەنگە چارەسەری بنەڕەتی بیتین ئەوەش ئەمەیە تا سیستمی پەروەردە نەگوردرێتن بە سیستمی پیشەئی ئەم کێشەیە بەردەوام دەبیتن سیستمی پیشەئی تاکێک بەرهەم دەهێنیتن کە بەرهەمهێنەر بیتن داهێنەر بیتن نەک چاوی لە دامەزراندن بیتن بەلکو حکوومەتێکی بەهیس چارەسەر دەکەتن سەبارەت بە دامەزراندنیش تا پرۆسەی خانەنشینی دەست پێ نەکەتن هیچ دەرفەتێک بوو گەنجانی تر ناڕوخسێتن زۆر سپاس زۆر سپاس بەڕێزان لە دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین کە دەنگدانە لەسەر ئەم پرۆژە یاسانی خوارەوە بە پێی حکمی ماندەکانی 90 91 93 96 97 لە پەیڕەوی ناوخۆ یەک پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی داوا لە بەڕێزان سەرۆکایەتی هەردوو لیژنەی یاسایی و لیژنەی پیشەسازیەکەین فەرمونون تەواو بوو 2 سەعاتی ڕێکە کاک دیاریت خوا بەسە ئەمڕۆ ئاژاوە و مشکلە نەبووە و نەبووین بە مانشێت با نەبین بە مانشێت بەسە خوا بەسە 2 سەعاتی ڕێکە
ئێمە داوای ڕوونکردنەوەمان کردووە لە حکوومەت وەڵامەکەیمان بۆ هاتوۆتەوە بەوەی کە پرۆسەکە دەستی پێ کردو ئەوەی بودجە چیتر بوو نردوومانە بۆ لیژنەی قانونی نردوومانە بۆ لیژنەی قانون هیچ لە لای سەرۆکایەتی نییە بە مادەی 79 لیژنەی قانونی بڕیار بدا هەرچی خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ ئێمە خوێندنەوەی یەکەمی بۆکەین یەکسەر یەک پێشنیازە یاساش لە لای سەرۆکایەتی پەرلەمان نییە بەڕێزان 31 پێشنیازە یاساش خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە لای لیژنەکانی پەرلەمانی کوردستانە چەندین جارە جەختەکەینەوە راپۆرتی پێشنیازە یاساکان ئامادەکەن ئاراستەی لیژنەی یاسایی بکەن بۆی بتوانێت راپۆرتی تەواوی لەسەر بکە. باشە بەڵێ بەڵێ ئەینێرین بۆ حکوومەت داوای ئامادەبوونی لایانی پەیوەندیدارەکەین ئەوەی کە نەمان ناردبێ ئەوەی جەختەکەینەوە بەڵێ تەواو لە جەلسەی پەرلەمانە پشتی دوو بە دوونی 2 سعات بەخوا ناونە نووسراوە ناویشم خوێندەوە گەرجەنابتی تیانە بۆ بوو تا ناومیتیانە یاڵا فەرمون دەست پێکەنتەوە دەست پێکەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی دەنگدان لژنەی کاروباری یاسایی و لژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 1/11/2021 کاتژمێر 12 نیوەڕۆ کۆبوونەوەی هاوبەش کاک بژار هەموو راپۆرتەکان خۆت بیخوێنەرەوە ئەرمن بەتەنیا بەڵێ خۆت بەتەن کاتژمێر 12 نیوەڕۆ کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتوێکردن و داڕشنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانە و پێشکەشکراون سەبارەت بە پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراقی ژمارە 30 ساڵی 1984 لە هەرێمی کوردستانداش عێراق لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لژنەکان گەیشتنە ئەم ئەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیار نییە کەواتە وەک خۆی بەم شێوەیە پرۆژه یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراقی ژمارە 30 ساڵی 1984 لە هەرێمی کوردستان داش عێراق بەڕێزان ناونیشان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی چەندەدامی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە بیژمێرن بەدەنگی 53 ئەندامی پەرلەمان پەسەند کرا فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەیەک هیچ پێشنیار نییە کەواتە وەک خۆی مادەیەک مادەی 24 لە یاساکە هەمواری پیادەکردنی دەکرێت و بەرگایەک بە زنجیرەی یەکەم زیاد دەکرێت و زنجیرەی بەرگەکانی دواتە ڕێک دەخرێتەوە و بەم شێوەی خوارەوە دەخوێندرێتەوە یەکەم یەک وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان داش عێراق لایەنی تایبەتمەند دەبێت بە تۆمارکردنی ناوی بازرگانی و ڕێکخستنی تۆمارنامەی بازرگانی دوو ئەنجومەنی وەزیران ئەرکی پێکاتەکانی وەزارەت لە ڕۆی ڕێکخستنی تۆمارنامەی بازرگانی و پێدانی ناوی بازرگانی بە پەیڕەوێک ڕێک دەخات بەڵێ مادەی یەک هەرەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە بەڵێ کاکتۆر بەڕێز سەرۆکی پەرلەمان لەو راپۆرتە دوو پێشنیار هەیە یەک پێشنیار نییە ئەگەر کاکتۆر بژار ڕوونکردنەوە بدا لە سەری باشترە بۆ مادەی یەک بەڵێ فەرموون کاکتۆر بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەرم راپۆرتی ئێمە لە جەلسەی ڕابردوو کە خوێندنەوەی دوام بوو سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن تا سەبارەت ناونیشان تا هۆیەکانی دەرچواندن هیچ پێشنیار نەبووە لەلای ئێمەش ئەو کات نووسراوە نازانم بەڵێ مادەم متاکدم بەڵێ فەرموون وەک خۆی دەخینە دەنگدان چەند ئەندامی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە پێش هیچ پێشنیازێک نییە ینی اختیاری ترمان نییە راپۆرتان نەخست بۆ سندوقی بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەنگدانە ببورن ڕاستە ڕاست تەواو هەرکەس داوای کرد تا ڕاست دروست 54 دەنگ پەسەند کرا بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە دوو هیچ پێشنیار نییە وەک خۆی
مادە دوو دەقی بەرگە یەکەم لە مادەی 25 یاساکە هەمواری پیادەکردنی دەکرێت و بەم شێوەیە خوارەوە دەخۆین دەرێتەوە. یەکەم پێویستە لەسەر تۆمارکاری ناوە بازرگانیەکان تۆماری ناوی بازرگانی بکات بە مەرجێک گونجاو بێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە وڕەتی بکاتەوە گەر پێچەوانەی بێت و پێویستە بڕیارەکەی بڵاو بکاتەوە جاچە بە تۆمارکردنی بێت یان بەڕەتکردنەوەی لە بڵاوکراوەی تایبەت بە ناوە بازرگانیەکان کە بۆ ئەم مەبەستە دەری دەکات. بەڵێ هەر بەڕێزێک لەگەڵ مادەکەیەوە بخۆی. بەدەنگی 58 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 3 هیچ پێشنیار نییە وەک خۆی. مادە 3 مادەی 26 لە یاساکە هەمواری پیادەکردنی دەکرێت و بەم شێوەیە خوارەوە دەخوێندرێتەوە. وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستانداش عێراق ئەرکەکانی هاتوو لەم یاسایە پەیوەست بە تۆمارکردنی ناوە بازرگانیەکان و تۆمارنامەی بازرگانی دەگرێتە ئەستۆ. بەڵێ بەڕێزان هەر بەڕێزێک لەگەڵ مادەکەیە وەک خۆی. بەدەنگی 57 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 4 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادە 4 دەستەواژەکانی ژوورە بازرگانی و پیشەسازیەکان و یەکێتی ژوورە بازرگانی و پیشەسازی عێراقیەکان و ژووری بازرگانی و پیشەسازی تایبەتمەند کە لە مادەکانی 27 29 31 32 و بەرگەی دووەمی مادەی 36 یاساکە هاتوون دەگۆڕدرێنەوە بە دەستەواژەی وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستانداش عێراق. هەر بەڕێزێک لەگەڵ مادەی 4 وەک خۆی. بەدەنگی 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 5 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادە 5 ڕسمی تایبەت بە تۆمارکردنی ناوە بازرگانیەکان و تۆمارکردن لە تۆمارنامەی بازرگانی و هەموو بابەتەکانی پەیوەندیدار پێیەوە بە ڕێنمایی دیار دەکرێت کە وەزیری بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستانداش عێراق بە هەمانگی لەگەڵ وەزیری دارایی و ئابووری دەری دەکات. بەڵێ هەر بەڕێزێک لەگەڵ مادەکەیە وەک خۆی. بەدەنگی 61 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 6 هیچ پێشنیارێک نییە کەواتە وەک خۆی. مادە 6 پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە مادەکە وەکو خۆی پەسەند کرێت. بەڵێ بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 7 هیچ پێشنیار نییە وەک خۆی. مادە 7 کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسادا ناکۆک بێت. بەڵێ هەر بەڕێزێک لەگەڵ مادەکەیە وەک خۆی. بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 8 هیچ پێشنیار نییە وەک خۆی. مادە 8 ئەم یاسا لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایە کوردستان جێبەجێ دەکرێت. بەڵێ هەر کەس لەگەڵ مادەی 8 وەکو خۆی فەرموون. بەدەنگی 68 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. هۆیەکانی دەرچواندن. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت هۆیەکانی دەرچواندن هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی ڕێکخستنەوەی تۆمارنامەی بازرگانی و تۆمارکردنی ناوە بازرگانیەکان و ڕاستپاردنی بەلایەنێکی فەرمی کە وەزارەتی بازرگانی و پیشەسازیە لە هەرێمی کوردستانداش عێراق ئەم یاسایە دەرچوێنرا. هەر بەڕێزێک لەگەڵ هۆیەکانی دەرچواننەوە وەکو خۆی.
بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرا بە ڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بە ڕێزێک لەگەڵ کۆی یاساکەیە پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراقی ژمارە 30 ساڵی 1974 لە هەرێمی کوردستان عێراق فەرموون دەست بەرزکەنەوە. بەدەنگی 64 ئەندامی پەرلەمان پەسەند کرا پیرۆزبایی لە خۆمان و لەگەلی کوردستانەکەین. دوای ئەوە فەرموون لیژنەی پیشەسازی سەرچاوان با لیژنەی کشت و کاڵ بێنە ئێرە فەرموون لیژنەی کشت و کاڵ آخر ئێمە بەڵێ بەڕێزان لیژنەی تایبەتمەند فەرموون دەی دەست پێ بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی دەنگدان لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی گشت و کاڵ و هاودێری ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 2/11/2021 کاتژمێر 11 پێش نێوارە کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتۆیکردن و داڕشنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەشکراون سەبارەت پرۆژە یاسای هاوردەکردن و بەرهەمهێنانی بنەتۆ و شەتڵ و تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە گشت و کاڵیەکان لە هەرێمی کوردستانداش عێراق لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆکردن و تاوتۆیکردن لیژنەکان گەیشتنە ئەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیار نییە وەک خۆی بەم شێوەیە پرۆژه یاسای بەرهەمهێنان و هاوردەکردنی بنەتۆ و شەتڵ و تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە گشت و کاڵیەکان لە هەرێمی کوردستانداش عێراق. بەڵێ بەڕێزان سەبارەت بە ناونیشان دیاری هیچ پێشنیازێک نیە بە ڕێزێک لەگەڵێتی وەک خۆی بمێنێت با دەست بەرزکاتەوە. بەدەنگی 62 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا مادە 1. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەیەک دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی مادەیەک بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە دەستەوەژانەی خۆراوەمانەکانی بەرامبەریان دەگەیەنن یەکەم هەرێم هەرێمی کوردستانداش عێراق دووەم وەزارەتی گشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم سێەم وەزیری گشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم چوارەم بەڕێوەبەراتی گشتی توێژینەوە و ڕێنمایی گشت و کاڵی پێنجەم بەڕێوەبەراتی گشتی گشت و کاڵ بەڕێوەبەراتی گشتی گشت و کاڵی پارێزگاکان شەشەم بەشی بەرهەمهێنان و بەسەندکردنی بنەتۆ لە بەڕێوەبەراتی گشتی توێژینەوە و ڕێنمایی گشت و کاڵی حوتەم بنەتۆ ئەو بەشەیە کە بۆ زیادبوونی ڕۆک بەکار دێت وەک بنەتۆی گەنم و جۆ و نیسک و پیاز و براڵە و پەتاتە هەشتم پلە مەبەست لێی پلەی بنەتۆیە بە پێی خەسڵەتی هونەری و خاوێنی بۆ ماوەی دیار دەکرێت نوێم توی بەخێوکار ئەو توایە کە بە بڕێکی زۆر کەم بەرهەم دەێنرێت لە ژێر سەربەرشتی و چاودێری ڕاستەوخۆی بەخێوکەری ڕۆک لە بەڕێوەبەراتی توێژینەوەکانیان زانکۆکان دەیەم توی بنەرەتی ئەو توایە کە لە توی بەخێوکەر بەرهەم دەێنرێت لەلایەن توێژینەوە گشت و کاڵیەکان یان کۆمپانیای تایبەتمەند لە بواری گشت و کاڵی و لە ڕووی بووماوەی بەرزترین ئاستی خاوێنی هەیە بەراورد بە توی تومارکراو و پەسەندکراو یازدەیەم توی تومارکراو ئەو توایە کە لە چاندنی توی بنەرەت یان توی تومارکراوی دیکە بەرهەم دەهێنرێت لەلایەن توێژینەوە گشت و کاڵیەکان یان جوتیاری نمونەیی و ئاستی خاوێنی لە ڕووی خەسڵەتی بۆ ماوەی بەرزە دوازدەیەم توی پەسەندکراو
ئەو توایە کە لە توی بنەرەت یان توی تۆمارکراو یان توی پەسەندکراوی دیکە بەرهەم دەهێنرێت لەلایەن جوتیاری نمونەیی و خەسڵەتی بۆماوەی هاوشێوەی تەرزی چاندراوی تێدا بەدی دەکرێت. سێزدەیەم شەتل ڕۆیەکی گۆڕاویان هەمیشەیی کە لە نەمامگەکان دەچێندرێت و زیاد دەبێت بۆ مەبەستی بازرگانی و دەستا و دەستکردنی لە چالاکی گشت و کاڵیدا. چواردەیەم تەرس کۆمەڵێک ڕۆیەکی خاوێنی لە یەکچووە لە ڕووی بۆماوەییەوە بە خەسڵەتی دیاریکراو لە تەرزەکانی تری هەمان جووری ڕۆک جیا دەکرێتەوە. پازدەیەم ڕێبەری تەرزە گشت و کاڵیەکان لیستی ناوی تەرزە گشت و کاڵیە پەسەندکراوەکانە کە لە لیژنەی نیشتیمانی بۆ تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە گشت و کاڵیەکان دەردەچێت. شازدەیەم ئێستا ڕێکخراوێکی سەربەخۆی قازانجنەویستە تایبەتە بە بواری گشت و کاڵی و گرنگی دەدات بە بەرە و پێشبردننی بواری بنەتۆ و ساڵانە پەیرە و ڕێنمایی نوێ لەم بوارەدا دەردەکات. حەڤدەیەم کۆمپانیای دامەزراو بە پێی یاسا بەرکارەکان و پێویستە مولەتی بەرەمهێنانی بنەتۆ یان هاوردەکردنی یان هەردووکیانی هەبێت. هەژدەیەم لیژنەی باڵا لیژنەیەکی تایبەتە بە تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە گشت و کاڵیە پەسەندکراوەکان لە عێراق و هەرێمی کوردستان کە بارێگاکەی لە هەولێرە. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند بە پێ و دەسەڵاتانەی مەدە نۆتۆیەک بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی و تایبەتمەند دراوە ئێمە لە کوبەندی و بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارانە دەخینە ڕوو و داوا دەکەین بخرێتە دەنگدان. مادەکە وەک خۆی لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە. یەک لە بەرگەی شەشەم و لە هەر بەرگە و مادەیەکی ئەم یاسادا دەستەواژەی بەش بکرێتە بەڕێوەبەراتی و بەم شێوەیە لێ بکرێت. شەشەم بەڕێوەبەراتی بەرەمهێنان و پەسەندکردنی بنەتۆ لە بەڕێوەبەراتی گشتی توێژینەوە و ڕێنمای گشت و کاڵی. دوو بەرگەی حەوتەم بەم شێوەیە لێ بکرێت. حەوتەم بنەتۆ ئەو بەشەیە کە بۆ زیادبوونی ڕۆیەک بەکاردێت وەک بنەتۆی گەنم و جۆ و نیسک پیاز براڵە و پەتاتە و هەر جۆرێکی تر. سێ بەرگەی دەیەم بەم شێوەیە لێ بکرێت. دەیەم توی بنەرەتی ئەو توایە کە لە توی بەخێوکار بەرهەم دەهێنرێت لە ڕێگەی توێژینەوە گشت و کاڵیەکان یان لەلایەن کۆمپانیای تایبەتمەند لە بواری گشت و کاڵی و لە ڕووی بۆماوەی بەرزترین ئاستی خاوێنی هەیە بەراورد بە توی تۆمارکراو و باوەڕپێکراو. چوار بەرگەی یازدەیەم بەم شێوەیە لێ بکرێت. یازدەیەم توی تۆمارکراو ئەو توایە کە لە چاندنی توی بنەرەت یان توی تۆمارکراوی دیکە بەرهەم دەهێنرێت لە ڕێگەی توێژینەوە گشت و کاڵیەکان یان لەلایەن جوتیاری نمونەیی و ئاستی خاوێنی لە ڕووی خەسڵەتی بۆماوەیی بەرزە. پێنج بەرگەی چواردەیەم بکرێتە بەرگەی دوازدەیەم و بەرگەی دوازدەمیش بکرێتە بەرگەی چواردەیەم لەگەل گۆڕینی دەستەواژەی پەسەندکراو بۆ باوەڕپێکراو و بەم شێوەیەی خوارەوە. دوازدەیەم تەرس کۆمەڵێک ڕۆیەکی خاوێنی لە یەکچووە لە ڕووی بۆماوەییەوە و بە خەسڵەتی دیاریکراو لە تەرزەکانی تری هەمان جووری ڕۆیەک جیا دەکرێتەوە. چواردەیەم توی باوەڕپێکراو ئەو توایە کە لە توی بنەرەت یان توی تۆمارکراو یان توی پەسەندکراوی دیکە بەرهەم دەهێنرێت لەلایەن جوتیاری نمونەیی و خەسڵەتی بۆماوەیی هاوشێوەی تەرزی چاندراوی تێدا بەدی دەکرێت. شەش بەرگەی هەژدەیەم بەم شێوەیە لێ بکرێت. هەژدەیەم لیژنەی باڵا لیژنەیەکی تایبەتە بە تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە گشت و کاڵیەکان لە هەرێمی کوردستان و عێراق و پەرەپێدان و زیادکردن و دابەشکردنی بنەتووی گونجاو کە بارێگاکەی لە هەولێرە. بەڵێ بە ڕێزان دیارە سەبارەت مادە یەک دوو پێشنیازەیە پێشنیازی یەکەم وە خۆی هەر بە ڕێزێک لەگەڵ یەتیڤات دەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە. پێشنیازی دووەم پێشنیازی لیژنەی تایبەتمەند هەر بە ڕێزێک لەگەڵێتی پێشنیازی دوم پێشنیازی لیژنەی تایبەتمەند بە دەنگی 56 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. مادەکانی تر کاک شوان کاک جەلالەوکاری کاک بژار بەندەیەگەر. مادەی دوو سەبارەت بە مادەی دوو هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی دوو بە پێی حکومەکانی ئەم یاسایە بەرهەمهێنانی بنەتۆ و شەتڵ و ڕێکارەکانی لە ڕێگای مۆڵەتی فەرمی دەبێت. سەبارەت بە مادەی
بەس کاکچۆن بە مادەی دوو بە ڕێزانیست پێشنیارێک نییە خۆی هەر بە ڕێزێک لەگەڵێتی با دەست بەرزکاتەوە بە دەنگی 59 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا مادەی سێ سەبارەت بە مادەی سێ چوار پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی شەشەم بەم شێوەیە لێ بکرێت شەشەم ئەگەر داواکاریەک پەسەند نەکرا دەبێت هۆیەکە ڕوون بکرێتەوە و داواکاری بۆی هەیە داواکار بۆی هەیە لە ماوەی 15 ڕۆژ تانە لە بڕیاری پەسەند نەکردن پێشکەش بکات پێشکەشی وەزیر بکات ببوورە کاکبژارەوە هەڵەشی تێدایە پێشکەشی وەزیر بکات یایەشکەمە وەزیر بکات و دەبێت وەزیریش لە ماوەی 15 ڕۆژدا وەڵامی تانەکە بداتەوە و لە ئەگەری وەڵام نەدانەوەدا تانەکە بە یەکلاکەرەوە لە بەرژەوەندی تانە لێدەر ئەژمار دەکرێت پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی شەشەم بەم شێوەیە لێ بکرێت شەشەم ئەگەر داواکاریەک پەسەند نەکرا دەبێت هۆیەکە ڕوون بکرێتەوە و داواکار بۆی هەیە لە ماوەی 15 ڕۆژ تانە لە بڕیاری پەسەند نەکردنی پێشکەشی وەزیر بکات دیسانیایەکی نەقوستانە و دەبێت دەبێت وەزیریش لە ماوەی 30 ڕۆژ وەڵامی تانەکە بداتەوە پێشنیاری سێم وەک خۆی مادەی سێ مەرجەکانی بەدەستهێنانی مۆڵەتی فەرمی بەرهەمهێنانی بنەتەوە و شەتڵ و ڕێکارەکانی یەکەم پێشکەشکردنی داواکاریەک بۆ بەش بە مەبەستی وەرگرتنی مۆڵەتی بەرهەمهێنانی بنەتەوە دووەم داواکاریەک ئەمانەی خوارەوە لە خۆ دەگرێت یەک ناونیشانی بەرهەمهێن دوو شوێنی کێڵگەکە سێ جۆر و تەرز و پلەی بنەتەوە سێم پێشکەشکردنی بەڵگەنامەی خاوەنداریەتی یان مافی هەڵسو و کەوتکردن پێکردن یان بەکرێگرتنی زەویەک چوارەم پێویستە بەش هەڵبستێت بە بەرزکردنەوەی داواکاری کۆمپانیا بۆ بەڕێوەبەرایەتی گشتی بە مەبەستی پێدانی مۆڵەت پێنجەم پێویستە بەڕێوەبەرایەتی گشتی بڕیار بدات بە پەسەندکردنی یان پەسەند نەکردنی داواکاریەکە لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی داواکاری و لە ئەگەری وەڵام نەدانەوە لە ماوەی دیاریکراودا داواکاریەکە بە پەسەندکرا و ئەژمار دەکرێت شەشەم ئەگەر داواکاریەکە پەسەند نەکرا دەبێت هۆیەکە ڕۆن بکرێتەوە داواکار بۆی هەیە لە ماوەی 15 ڕۆژ تانە لە بڕیاری پەسەند نەکردنی پێشکەش بە وەزیر بکاتن دەبێت وەزیریش لە ماوەی 30 ڕۆژ وەڵامی تانەکە بداتەوە و لە ئەگەری وەڵام نەدانەوەی تانەکە دیسانیایەک نەقوستانە بە یەکلاکەرەوە لە بەرژەوەندی تانە لێدەر هەژمار دەکرێت حوتەم داواکار دەبێت بڕی 50 ملیۆن دینار بەرامبەر 50,000 دینار بەرامبەر مۆڵەتی بەرهەمهێنانی بنەتەوە و شەتڵ پێشکەش بکات پێشنیاری چوارەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە وەک خۆی تەنیا بڕگەکانی یەکەم و دووەم و خاڵی سێ و شەشەم بەم شێوەیە لێ بکرێت یەکەم پێشکەشکردنی داواکاریەک بۆ بەڕێوەبەرایەتی بە مەبەستی وەرگرتنی مۆڵەتی بەرهەمهێنانی بنەتەوە و شەتڵ دووەم سێ جۆر و تەرز و پلەی بنەتەوە و شەتڵ شەشەم ئەگەر داواکاریەکە پەسەند نەکرا دەبێت هۆیەکە ڕوون بکرێتەوە و داواکار بۆی هەیە لە ماوەی 15 ڕۆژتانە لە پەسەند نەکردن و پێشکەش بە وەزیر بکات دیسانیایەکە نەقوستانە و پێویستە وەزیریش لە ماوەی 30 ڕۆژ وەڵامی تانەکە بداتەوە لە ئەگەری وەڵام نەدانەوە تانەکە بە یەکلاکەرەوە لە بەرژەوەندی تانە لێدەر هەژمار دەکرێت بەڵێ بەڕێزان سەبارەت مادەی سێ دیارە چوار پێشنیازەیە پێشنیازی یەکەم مادەکەوە خۆی هەر بە ڕێزێک لەگەڵێتی با فەرمێ دەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە پێشنیازی دووەم مادەکەەوە خۆی تەنا بڕگەی شەشەم بەم شێوەی لێ بکرێت چەند کەسی لەگەڵە کەسی لەگەڵ نییە پێشنیازی سێم وەک خۆی کەسی لەگەڵ نییە پێشنیازی چوارەم کە پێشنیازی هەردوو لیژنەی تایبەتمەندە چەند بە ڕێز لەگەڵێتی دەست بەرزکات بە دەنگی 57 دەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا مادەی چوار سەبارەت بە مادەی چار
دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا لە بڕگەی یەکەمدا دەستەواژەی دەواکار بکرێتە بەرهەمهێن و بەم شێوەیەی خوارەوە یەکەم ئەو بنەتۆی بەرهەمهێن بەنیازە بەرهەمی بێنێت پێویستە تۆمار و پەسەندکراو بێت لە لیژنەی باڵا پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 4 یەکەم ئەو بنەتۆی داواکار بەنیازە بەرهەمی بێنێت پێویستە تۆمار و پەسەندکراو بێت لە لیژنەی باڵا دووەم ڕێگە نادرێت بە بەرهەمهێنانی زیاتر لە یەک تەرزی کشت و کاڵی بۆ یەک جۆری بەرهەم لە یەک کێلگە سێم ئەو کێلگەیەی بەکاردێت بۆ بەرهەمهێنانی بنێتۆ تەرزێکی دیاری کراو بە هیچ شێوەیەک نابێت چاندرا بێت بە تەرزێکی تر لە هەمان جۆر لە ساڵی پێشوو بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی 4 دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم چەند بەڕێز لەگەڵێتی پێشنیاری دووەم وەک خۆی هەر بەڕێزێک لەگەڵێتی دەست بەرزکاتەوە 2 4 6 34 35 21 58 بەدەنگی 58 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا مادەی 5 سەبارەت بە مادەی 5 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادەی 5 پێویستە زەوی تەرخانکراو بۆ بەرهەمهێنانی بنەتۆ ئەم مەرج و خەسڵەتانەی هەبێت یەکەم زەویەکە یان چێلگەکە گونجاو بێت لە ڕووی هەڵکەوتەی جوگرافی و کەش و هەوا زۆری خاک ڕوبەری چێلگە بەپێی زۆر و تەرزی بنەتۆیەکە دووەم زەویەکە سەرچاوی ئاوی پێویست و بەردەوامی هەبێت بە تایبەت ئەو شوێنانەی کە ڕێژەی باران بارینیان کەمە سێەم دووری نێوان چێلگەکانی بەرهەمهێنانی بنەتۆ بۆ ئەو بەروبوومانەی کاپیتانی تێکەڵاون 250 مەتر و بۆ ئەو بەروبوومانەی کەپیتانی خودین 150 مەتر دووجا بێت بەڵێ بەڕێزان سەبار مادەی 5 پێشنیازێک نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵەوە دەست بەرزکاتەوە دەنگدان ئێستێک دەکەم مامۆستا 2 4 6 8 10 12 14 16 20 22 24 26 28 32 34 34 و 20 54 و 56 بەدەنگی 56 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا یەک لەحظە بزانین فەرمە مامۆستانە جادەگەر لا حەزی بەڵێ لەسەرەوە مادەیە دەنگدان کراوە ئەوێژی مەتری دووجە پێداکان 150 هەیە 250 هەیە 150 پێداکەوە 250 مرف نزانین کۆنێ یەکەی پیڤەر چیە بەڵێ باش ئەم لە حەزانوس مادەی 6 سەبارەت بە مادەی 6 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادەی 6 بەرهەمهێنەری بنەتۆ پێویستە ئەم ڕێکارانەی خوارەوە پەیڕەو بکات یەکەم خاوێنکردنەوە و دەرمانکردنی بنەتۆی بەرهەم هاتوو تەنها لەو کارگانە ئەنجام دەدرێت کە مۆڵەتی دامەزراندنیان هەیە دووەم لە قوتونان یان داگرتنی بنەتۆی بەرهەم هاتوو لە گوشی تایبەت بە پێی ڕێنمایەکانی بەش بەڵێ بەڕێزان سەبار مادەی 6 هیچ پێشنیازێک نیە ناخۆن فەرمو سێەم دەبێت کێشی قوتوەکان و گوشەکان یەکسان بێت و هەموو زانیاریەکانی تایبەت بە بنەتۆکەی لەسەر نووسرا بێت چوارەم دەبێت بەرهەمهێنەری بنەتۆ کۆگای تایبەت بە پاراستنی بنەتۆی هەبێت بە پێی پێویستی زۆری بنەتۆیەکە بەڵێ بەڕێزان سەبار مادەی 6 هیچ پێشنیازێک نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵ با دەست بەرزکاتەوە 32 34 36 37 39 20 59 بەدەنگی 59 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا مادەی 7
سەبارەت بە مادەی حەوت هیچ پێشنیارێک نییە وەکو خۆی مادەی حەوت ئەرک و دەسڵاتەکانی بەش بریتین لە یەکەم دیاریکردنی پلەی بنەتۆی بەرهەمهاتوو لەلایەن بەرهەمهێنەری بنەتۆ و لێدانی لیبڵی تایبەت. دووەم ئەنجامدانی پشکنینی کێڵگەکانی بەرهەمهێنانی بنەتۆ و پشکنینی تاقیگەیی بۆ بنەتۆی بەرهەمهاتوو. سێم ڕەتکردنەوەی بنەتۆیەکە و باوەڕپێ نەکردنی ئەگەر هات و مەرجەکانی جێبەجێ نەکرد. چوارەم پشکنەری کێڵگەیی دەبێت ڕەچاوی لێکچوونی جۆر و تەرزی چاندرا و بەرهەمهاتوو بکات. بەڵێ بەڕێزان سەبار مادەی حەودیس پێشنیازێک نیەوە خۆیان بەڕزێکی لەگەڵ وا دەست بەرزکاتەوە. 2 بەدەنگی 63 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. مادەی 8 سەبارەت بە مادەی 8 دوو پێشنیارەیە. پێشنیار یەکەم وەکو خۆی مادەی 8 یەکەم پێویستە لەسەر کۆمپانیەکانی کەرتی تایبەت مۆڵەتی هاوردەکردنی بنەتۆ و شەتڵ بەدەست بێنن بە پێی حکومەکانی ئەم یاسایە. دووەم بە مەبەستی هاوردەکردنی بنەتۆ یا شەتڵ داواکاری پێشکەش بە بەش بکرێت و ئەم پێداویستیانەی خوارەوەشی لەگەڵدا بێت. یەک ناو ناونیشانی کۆمپانیا. دوو نامەی دەستەبەری لە یەکێک لە بانکەکان بۆ ژەوەندی وەزارەت بە بڕی 20 ملیۆن دینار. سێ بڕوانامەی دامەزراندن بۆ کۆمپانیا ناوخۆیەکان و تۆمارکردن بۆ ئەو کۆمپانیانەی کە لە پارێزگەکانی دیکەی عێراق یان لقی کۆمپانیەکان بیانین لە هەرێم. چوار ئەستۆپاکی باجی دەرامەتی کۆمپانیەکان. پێنج پێشکەشکردنی گرێبەستی نێوان خۆی و کۆمپانیا یان دەرگای ڕەسەنی بەرهەم بێنێت دەستگای ڕەسەنی بەرهەم هێنی بنەتۆ و شەتڵ. شەش پێشکەشکردنی هەموو داتایەکی زانستی و هوەری پەسەندکراو لەسەر کۆمپانیا یان دەستگای بەرهەمهێن. سێم دوای دڵنیابوون لە مامەڵەی کۆمپانیا دەبێت داواکارەکە بەرز بکرێتەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی. چوارەم پێویستە بەڕێوەبەرایەتی گشتی بڕیار بدات بە پەسەندکردنی یا پەسەند نەکردنی داواکاریەکە لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی داواکاریەکە و وەلە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاریەکە بە پەسەندکراوە ژمار دەکرێت. پێنجەم ئەگەر داواکاریەکە پەسەند نەکرا پێویستە هۆیەکەی ڕوون بکرێتەوە و داواکار بۆی هەیە تا نەبگرێت لە بڕیاری پەسەند نەکردنەکە لەلای وەزیر ماوەی لە ماوەی 15 ڕۆژ پێویستە وەزیریش لە ماوەی 30 ڕۆژ وەڵامی تانەکە بداتەوە لە ئەگەری وەڵام نەدانەوەی تانەکە بە یەکلاکەرەوە لە بەرژەوەندی تانە لێدەر ئەژمار دەکرێت. شەشەم داواکار دەبێت بڕی 50,000 دینار بدات بەرامبەر بە مۆڵەتی هاوردەکردنی بنەتۆ و شەتڵ. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەندە مادەکە وەک خۆی تەنیا خاڵی شەشەم لە بڕگەی دووەمی مادەکە بەم شێوەی لێ بکرێت. شەشەم پێشکەشکردنی هەموو داتایەکی زانستی و هوەری باوەڕپێکراو لەسەر کۆمپانیا یا دەستگای بەرهەمهێن. بەڵێ بەڕێزان مادەی 8 دوو پێشنیازەیە. پێشنیازی یەکەم بۆ خۆی بەڕێزێکی لەگەڵ وا دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. پێشنیازی لیژنەی هەردوو لیژنەی تایبەتمەند بەڕێزان. پێشنیازی دووەم فەرموون 2 4 6 8 10 12 14 15 17 19 20 22 24 26 28 30 32 34 36 37 38 32 40 61. پێشنیازی دووەم بە دەنگی 61 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. مادەی دوای ئەو مادەی 9 سەبارەت بە مادەی 9 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی مادەی 9 پێویستە بنەتۆ و شەتڵی هاوردەکرا و ئەم بەڵگەنامانەی لەگەڵدا بێت. یەکەم بڕوانامەی سەرچاوە. دووهەم بڕوانامەی سەلامەتی تەندروستی بنەتۆ و سێهەم بڕوانامەی پشکنینی باوەڕپێکردنی وڵاتی سەرچاوە بە مەرزێک ڕێکەوتی پشکنین 3 مان تێپەڕ نەکات بۆ بنەتۆ و بەروبوومی کێڵگەیی و 6 مانگیش تێپەڕ نەکات بۆ بنەتۆی دارستان و پاوەن لە ڕێکەوتی هاتنناوەی مەرزی سنووری پەیوەندیدار. سوارهەم بڕوانامەی سەلامەتی و پشکنین بە پێی خەسڵەتەکانی ئێستا کە لە تاقیگەیەکی باوەڕپێکراو لەلایەن ئێستاوە دەرسوو بێت. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند. مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی دووەم مادەکە بەم شێوەی لێ دەکرێت. دووەم بڕوانامەی سەلامەتی تەندروستی بنەتۆ و شەتڵ. بەڵێ بەڕێزان سەبارەت مادەی 9 دیارە دوو پێشنیازەیە. پێشنیازی یەکەم وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە کەسی لەگەڵ نییە. پێشنیازی دووەم پێشنیازی هەردوو لیژنەی تایبەتمەند چەند کەسی لەگەڵە 2 4 6 8 10 12
سیانزە چواردە شانزە هەژدە بیست بیست و بیست و چوار بیست و بیست و هەشت سی و دو سی و چوار سی و شەش سی و هەشت سی و نۆ سی و نۆ و یەک دوو چل و یەک بیست و شەش چل و یەک بیست و شەش شەست و حەوت بە دەنگی 67 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ بەڕێز سەبار مادەی دا. بەڵێ سەبارەت بە مادەیدا دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی مادەیدا یەکەم وەزارەت مەرزی سنووری بۆ مەبەستی هاوردەکردن دیاری دەکات. دووەم گواستنەوەی بنێتەوە لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراقدا دەبێت نووسراوی لاری نەبوونی وەزارەتی کشتتوکاڵی ئەو لایەنەی لەگەڵ بێت کە بۆی دەگوازرێتەوە. سێم بەش بەرپرسە لە پشکنینی بنەتەوە و شەتڵی هاوردەکراو لە کاتی گەیشتنی. چوارەم هاوردەکردنی بنەتۆی گەنم و جۆ هەفتەیەک دوای کۆتایی هاتنی بە بازاڕکردنی گەنم لە سایلۆکان دەست پێ دەکات تاوەکو کۆتایی مانگی 12 ڕێگە بە هاوردەکردنی دەدرێت. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی دووەمی مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. دووەم گواستنەوەی بنەتەوە و شەتڵ لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراقدا دەبێت نووسراوی لاری نەبوونی وەزارەتی کشتتوکاڵ و ئەو لایەنەی لەگەڵ بێت کە بۆی دەگوازرێتەوە. بەڵێ بەڕێزان سەبار مادەیدا دیارە دوو پێشنیاز هەیە. پێشنیازی یەکەم وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵەوە دەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە. پێشنیازی دووەم پێشنیازی هەردوو لیژنەی تایبەتمەند. دوو چوار شەش هەژدە دوازدە سیانزە چواردە شانزە هەژدە بیست بیست و بیست و چوار بیست و شەش بیست و هەشت سی و دوو سی و چوار سی و شەش سی و حەوت چەند؟ سی و حەوت و دوو سی و نۆ. بە دەنگی 65 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. دوای ئەو مادەی 11. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 11 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەکو خۆی مادەی ڕێگەنادرێت بە هێنانەوەی ژوورەی هیچ بنەتەوە شتلێکی قەدەغەکراو لە عێراق. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەندە مادەکە لا ببرێت. بەڵێ بەڕێزان سەبار مادەی 11 دوو پێشنیازێ. پێشنیازی یەکەم وەک خۆی کەسی لەگەڵ نییە. پێشنیازی دووەم پێشنیازی هەردوو لیژنەی تایبەتمەند. دوو چوار شەش هەژدە دوازدە چواردە شانزە هەژدە بیست بیست و دوو بیست و چوار بیست و پێنج بیست و هەشت سی و دوو سی و چوار سی و شەش سی و هەشت سی و نۆ سی و نۆ دووش چل و یەک بیست و چوار شەست و پێنج. بە دەنگی 65 ئەندامی بەڕێزی پەرلەمان پێشنیازی دووەم پەسەند کرا. مادەی 12. سەبارەت بە مادەی 12 هیچ پێشنیارێک نییە وەکو خۆی. مادە 12 سەنتەری توێژینە کشتتوکاڵیەکان زانکۆیەکان بۆیان هەیە بنەتەوەی پەسەندکرا و هەردوو ئاوردە بکەن تەنها بۆ مەبەستی توێژینەوە بۆ ئاگداری و بەرەوبەرەتی گشتی. بەڵێ بەڕێزان مادەی 12 دیاری هیچ پێشنیازێک نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵەوە دەست بەرزکاتەوە. دوو چوار شەش هەژدە دوازدە چواردە شانزە هەژدە بیست بیست و دوو بیست و چوار بیست و شەش بیست و هەشت سی و دوو سی و چوار سی و شەش سی و حەوت دوو سی و نۆ بیست و دوو شەست و یەک. بە دەنگی 61 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. دوای ئەو مادەی 13. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 13 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی مادە 13 یەکەم لیژنەی باڵای تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە کشتتوکاڵیەکان لە وەزارەت پێک دەهێنرێت بە سەرۆکایەتی وەزیری کشتتوکاڵ و ئەندامەتی ژمارەیەک شارەزا لە بوارە جیاجیەکان بە مەرجێک لە 10 ئەندام زیاتر نەبێت بۆ مەبەستی تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە کشتتوکاڵیە بەرهەم هاتووەکان. دووەم لیژنە هەڵدەستێت بە تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە کشتتوکاڵیە بەرهەم هاتووەکان. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەیەی لێ بکرێت لەگەڵ زیادکردنی بڕگەیەک بە زنجیرەی سێم. یەکەم لیژنەی باڵای تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە کشتتوکاڵیەکان لە وەزارەت پێک دەهێنرێت بە سەرۆکایەتی وەزیری کشتتوکاڵ و ئەندامەتی ژمارەیەک شارەزا لە بوارە جیاجیەکان بە مەرجێک لە 12 ئەندام زیاتر نەبێت و بۆ مەبەستی تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە کشتتوکاڵیە بەرهەم هاتووەکان. دووەم لیژنە هەڵدەستێ بە تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە کشتتوکاڵیە بەرهەمهاتوەکان و پەرەپێدانی بنەتۆی گونجاو و چۆنیەتی زیادکردن و دابەشکردن و وەرگرتنەوەی. سێم ماوەی پارێزبەندی لەسەر تەرزە
یان بنەچە یان لێکدراو تەنها 10 ساڵە و دەست پێ دەکات لە بەرواری پێشکەشکردنی داواکاری تۆمارکردن جگە لە تەرزە درەختەکان نەبێ کە ماوەی پارێزبەندیان 20 ساڵە. بەڵێ بەڕێزان سەبار مادەی 13 پێشنیازێ پێشنیازی یەکەم و خۆی بەڕێزیکی لەگەڵ با دەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نیە. پێشنیازی دووەم پێشنیازی هەردوو لیژنەی تایبەتمەند فەرموون. 3 5 7 9 10 11 15 18 20 22 24 25 30 32 34 36 38 40 42 42 21 بەدەنگی 63 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. مادەی دوای ئەو مادەی 14 سەبارەت بە مادە 14 دوو پێشنیار هەیە. مادە 14 یەکەم هەر کەسێک سزا دەدرێت بە پێبژاردنێک کە لە 5 میلیۆن دینار کەمتر نەبێت و لە ملیۆنێک دینار 10 میلیۆن دینار زیاتر نەبێ، یان بە بەندکردن کە لە 3 مانگ کەمتر نەبێت و لە 1 ساڵ زیاتر نەبێ، یان بە هەردووکیان ئەگەر هات و یەکێک لەم سەرپێچیانەی خوارەوە ئەنجام بدە. یەک بەرهەمهێنان یان هەوردەکردنی بنەتۆ و شەتڵ بەبێ هەبوونی مۆڵەت. دوو هاوردەکردنی بنەتۆ بە پێچەوانەی مەرجەکانی هاوردەکردن. سێ پێدانی نمونە و زانیاری هەڵا کە هاوتانە بێ لەگەڵ بنەتۆ و شەتڵی کە هاوردە کراون. چوار ئاستەنگ دروستکردن بۆ پشکنەری بنەتۆ. پێنج بەرهەمهێنان و فرۆشتنی بنەتۆ بێ ئەوەی پشکنینی تاقیگەی بۆ کرابێ. دووەم سەرڕای حکمی بڕگەی یەکەمی ئەم مادەیە تێچووی چارەسەرکردنیان لە ناوبردننی بنەتۆی هاوردەکراویان بەرهەمهاتوو دەکەوێتە ئەستۆی سەرپێچی کار و مۆڵەتی بەرهەمهێنان و هاوردەکردنی هەڵدەوەشێتەوە. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند. مادەکە وەک خۆی تەنیا خاڵی دوو لە بڕگەی یەکەمی مادەکە بەم شێوەیە لێ بکرێ. دوو هاوردەکردنی بنەتۆ و شەتڵ بە پێچەوانەی مەرجەکانی هاوردەکردن. بەڵێ بەڕێزان سەبار مادەی 14 دیارە دوو پێشنیازەیە. پێشنیازی یەکەم وەک خۆی هەر بەڕزێک لەگەڵێتی با فەرمێت کەسی لەگەڵ نییە. پێشنیازی دووەم پێشنیازی لیژنەی تایبەتمەند. 3 5 7 9 10 12 14 16 18 20 22 24 26 28 30 32 34 36 38 42 43 لێرە 43 45 بەدەنگی 67 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. مادەی 15 سەبارەت بە مادەی 15 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی مادەی 15 یەکەم لیژنەیەک لە وەزارەت هەڵدەستێت بە هەڵوەشاندنەوەی مۆڵەتی بەرهەمهێنان یان هاوردەکردنی بنەتۆ و شەتل لەم بارانەی خوارەوە. یەک ئەگەر بەرهەمهێن یان هاوردەکاری بنەتۆ شەتل یەکێک لەو سەرپێچیانەی ئەنجامدا کە لە بڕگەی یەکەم وی مادەی 14 ئەم یاسایەدا هاتوون. دوو ئەگەر بەرهەمهێنی بنەتۆ دەستبەرداری پرۆژەکەی بێت و بێ ڕەزامەندی وەزیر. سێ ئەگەر بەرهەمهێنی بنەتۆ دەستبەرداری کێڵگەکەی بێت. چوار بە سەرپێچی گرێبەستی بە کرێگرتنی زەویەکەی. پێنج بە سەرچوونی. پێنج ئەگەر بەرهەمهێنی بنەتۆ بەردەوام نەبوو لە جێبەجێکردنی گشت مەرج و ڕێنماییەکانی وەزارەت. دووەم ئەرک و پێکهاتەی لیژنەکە بە ڕێنمایی لەلایەن وەزیرەوە ڕێک دەخرێت. هەڵەیە ئەوەی تێدایەکە. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند. مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم لیژنەیەک لە وەزارەت پێک دەهێنرێت بە مەبەستی پێشنیارکردن بۆ هەڵوەشاندنەوەی مۆڵەتی بەرهەمهێنان یان هاوردەکردنی بنەتۆ و شەتل بۆ وەزیر لەم بارانەی خوارەوە. یەک ئەگەر بەرهەمهێن یان هاوردەکاری بنەتۆ شەتل یەکێک لەو سەرپێچیانەی ئەنجامدا کە لە بڕگەی یەکەمی مادەی 14 ئەم یاسایەدا هاتوون. دوو ئەگەر بەرهەمهێنی بنەتۆ و شەتل دەستبەرداری پرۆژەکەی بێت بەبێ ڕەزامەندی وەزیر. سێ ئەگەر بەرهەمهێنی بنەتۆ و شەتل دەستبەرداری کێڵگەکەی بێت. چوار بە سەرچوونی گرێبەستی بە کرێگرتنی زەویەکەی. پێنج ئەگەر بەرهەمهێنی بنەتۆ شەتل بەردەوام نەبوو لە جێبەجێکردنی گشت مەرگ و ڕێنماییەکانی وەزارەت. دووەم ئەرک و پێکهاتەی لیژنەکە بە ڕێنمایی لەلایەن وەزیرەوە ڕێک دەخرێت. بەڵێ بەڕێزان دیارە سەبار مادەی 15 دوو پێشنیازێ. پێشنیازی یەکەم هەر بەڕێزێکی لەگەڵ با دەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە. پێشنیازی دووەم پێشنیازی هەردوو لیژنەی تایبەتمەند. 3 5 7 9 12 14 16 18 20 22 24 26 28 30
32 34 36 38 40 44 44 و 2 46 21 67 بەدەنگی 67 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەندکرا مادەی دوای ئەو سەبارەت بە مادەی 16 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 16 وەزیر ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات. بەڵێ بەڕێزان مادەی 16 دیاری هیچ پێشنیازێک نیەوە خۆیان بەڕێزێکی لەگەڵ بادەست بەرزکاتەوە. 3 5 7 9 12 14 15 17 18 20 22 24 26 28 30 32 34 36 38 40 خۆشمان 42 لەوێ چەند 22 بەدەنگی 64 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەندکرا مادەی 17 سەبارەت بە مادەی 17 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 17 پێویستە لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. بەڵێ بەڕێزان سەبار مادەی 17 هیچ پێشنیازێک نیەوە خۆیان بەڕێزێکی لەگەڵ بادەست بەرزکاتەوە. با دوای دەنگدانەکە دوای دەنگدانەکە باش 3 5 7 12 14 15 18 20 22 24 26 28 30 32 34 36 38 41 41 لەوێ 2 43 43 و 21 64 بەدەنگی 64 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەندکرا کاک بژار فەرموو یەک لەحزە کاک حاجی کاک بژار فەرموو کاک ملاحەزەکە. سپاس بەڕێستەرگی پەرلەمان بە پێویست دەزانم تەوزیحێک بدەم هەرچەندە لە ڕۆپۆرتەکەمون هیچ کێشە نییە بەس بۆ ئەوەی هیچ گومانێک دروست نەبێت چکەوە دوسێ هەواڵان نامە بووم دەنێرن بۆ ئەوەی لە پرۆتۆکۆلیش تەسجیل بێ کە لە سەبسەبارەت مادەی یەکەم کە پێشنیاری هاوبەش هەیە ئێمە دەڵێن مادەکەوە خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە یەک لە بەرگەی شەشەم و لە هەر بەرگە و مادەیەکی ئەم یاسایەدا دەستەواژەی بەش دەکرێتە بەڕێوەبەراتی بۆ ئەوەی لە هەر مادەیەک پێشنیارێکی تر نەنووسین و ئیزافە نەکەین لەبەرەوە سیاقەکە لە ئێمە هیچ کێشەمانیە و دروستە بەس حەزم کردبەوەی لە پرۆتۆکۆلی مادەی 18 فەرموون. مادەی 18 سەبارەت بە مادەی 18 هیچ پێشنیارێک نییە وەکو خۆی. مادەی 18 کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. بەڵێ بەڕێزان سەبار مادەی 18 هیچ پێشنیازێکنەوە خۆی هەر بەڕێزێکی لەگەڵ بادەست بەرزکاتەوە. 3 5 7 9 12 14 15 18 20 22 24 26 28 30 32 34 36 38 40 41 41 و 2 43 22 65 بەدەنگی 65 ئەندامی بەڕێزی پەرلەمان مادەی 19 مادەی 19 سەبارەت بە مادەی 19 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 19 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت. بەڵێ بەڕێزان مادەی 19 هیچ پێشنیازێک نیەوە خۆیان بەڕێزێکی لەگەڵ بادەست بەرزکاتەوە. 3 5 7 9 12 14 15 17 20 22 24 26 28 30 32 34 36 38 40 42 63 بەدەنگی 63 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەندکرا هۆیەکانی دەرچواندن فەرموون. سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. هۆیەکانی دەرچواندن لە پێناو ڕێخستنی بەرهەمهێنان و هاوردەکردنی بنەتەوە و شەتڵ و هاندانی کەرتی تایبەت لەم بوارەدا و بە مەبەستی تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە کشت و کاڵیە بەرهەم هاتووەکان ئەم یاسایە دەرچوێنرا. بەڵێ بەڕێزان سەبار هۆیەکانی دەرچواندن هیچ پێشنیازێک نێر بەڕێزێکی لەگەڵ با فەرمێت. 3 5 7 9 12 14 16 18 20 22 24 26 30 32 34 36 38 40 41 لەوێ 2 43 21 64 بەدەنگی 64 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەندکرا. بەڵێ بەڕێزان ئێستا کۆی یاساکە خینە دەنگدان هەر بەڕێزێکی لەگەڵە بە دەست بەرزکاتەوە. 3 5 7 9 12 14 15 18 20 22 24 26 28 30 32 34 36 38 42 لەوێ خۆشمان 2 44 23 بەدەنگی 67 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەندکرا و پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەین. دەستان خۆش لیژنەی کشت و کاڵ فەرموون. دەست بە جێبەجێکردنی بڕگەیەکی تری بەرنامەی کارەکەین. دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین فەرموون. هەر بە ڕێزەگەی ئیسراحەت وەرگێت توانین بڕاتەرەوە. بەڕێزان بەردەوامە بین ئێستا
لیژنەی یاسایی ئەتوانن بمێننەوە خستنە ڕوو دەنگدان لەسەر بەرگەی دووەمی مادەی 4 بەڕێزان لە یاسای ژمارەشتی ساڵی 2021 یاسای ئەمواری یەکەی ماسەی ماف و ئیمتیازی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت ئەکرێت دەستەی سەرۆکایەتی لیژنەی کۆمەڵایەتی و کاروباری مافی مرۆڤ بێنە ئێرەش ئەوانیش بێن بەڕێزان دەنگدان هەیە لەبەرەوە بینی ساب تەواو بێ بەردەوام نائیزم نەیە وتمە هەر بەڕێزێک ئەوێت یانی بەڵام بەردەوامە جەلسەکە خستنە ڕوو دەنگدان بەڕێزان لەسەر بەرگەی دووەم یەک بڕگەیە تەنها بدەنگانە لەسەر یەک بڕگەیەتی بەڕێزان فەرمونون بەڕێزان بەڕێ سەرۆکی پەرلەمان دەست پێ بکەین فەرمونون بەڕێ بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لژنەی کاروباری یاسایی ڕۆژی دووشەممە ڕێککەوت 1/11/2021 کاتژمێری 11 پێشنیوار و کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بوو تاوتوێکردنی ڕاو تێبینیەکانی سەرۆکاتی یاریمی کوردستان سەبارەت گەڕاندنەوەی بەشێک لە بەڕێزان با گوێمان لێبێت فەرمونون سەبارەت گەڕاندنەوەی بەشێک لە یاسای ژمارە 8 ساڵی 2021 یاسای هەمواری یەکەمی یاسایی مافوک امتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 22 ساڵی 2011 بە مەبەستی دووبارە پێداچوونەوە بە مادەی 4 بەرگەی دووەمی یاساکە بە پێی حکمی مادەی دەیان بەرگەی یەکەم خاڵی دوو لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان ژمارە 1 ساڵی 2005 هەموارکراو کە بە نووسراوی ژمارە دال 1993 کە لە ڕێککەوتی 2021 ئارەستەی پەرلەمانی کوردستان کراوە دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لژنە گەیشتە ئەنجامەی خوارەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان لە بەرامبەر دوو خەیار داین یەکەم بەپێی حکمی مادە 95 بەرگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یاساکە وەک خۆی دەخرێتە دەنگدان ئەگەر دەنگی پێویستی بەدەست تێنایەوە ئەوە یاساکە بە پەسەندکرا و دادانڕێت وڕای پەرلەمان ڕەت ناکرێتەوە دووەم ئەگەر پەرلەمان پێداگیری لەسەر ڕای خۆی نەکات و یاساکە وەک خۆی دەنگی پێویستی بەدەست نەهێنا ئەوە داواکاریەکەی بەڕێسەرۆکی هەرێمی کوردستان بۆ پێداچوونەوە لە یاسای ناوبراو بەم شێوەی خوارەوە تاوتوێ دەکرێت و دەخرێتە دەنگدان بەرگەی دووەم لە مادە 4 هەمواری یاساکە بەم شێوەی خوارەوە لێ دەکرێت دووەم یەک ئەوەنەی حکومەکانی بەرگەی یەکەمی سەرەوە دەیانگرێتەوە و فەرمانبەری کەمەندامن شایستەی دەرماڵی لەبری کەمەندامی دەبن بەو ڕێژەیەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دەدات کە یەکسانە بە دوو لە سەرسەی کۆمەکی پاراستنی کۆمەڵایەتی دوو ئەوەنەی حکومەکانی بەرگەی یەکەمی سەرەوە دەیانگرێتەوە بە چاوپۆشین لە سەرچاوەی داهاتیان مافی وەرگرتنی لە بری کەمەندامیان هەیە لە فەرمانبەری خانەنشین هاوکاری لە بری کەمەندامیەتیان پێدەدرێت کە یەکسانە بە دوو لە سەرسەی کۆمەکی پاراستنی کۆمەڵاتی و لە تووری پاراستنی کۆمەڵاتی وەریدەگرن بەڵێ بەڕێزان ئێستا ئێمە بەپێی مادەی 5 بەرگەی یەکەم کۆی یاساکەوەکو خۆی جاری ترەخینەوە دەنگدانگە بەڕێزان لە پەرلەمانی کوردستان سووربوون لەسەر یاساکە ئەم بابەتێکی تراگە سووریش نەبوون ئەو کات بەرگەی دۆمەخینەوە هێر بەڕێزێک ئێستا لەگەڵ ئەوەیە کە یاسای ژمارە 8 ساڵی 2021 یاسای ئەمواری یەکەم یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان عێراق ژمارە 20 ساڵی 2011 خۆی بمێنێت با دەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە کەواتە چینە سەر بڕگەی دوم لە مادەی 4 هەموارکراو بخوێنەوە کاکە جارێکی تر بۆی بخینە دەنگدان بڕگەی دوام لە مادەی 4 هەمواری یاساکە بەم شێوەی خوارەوە لێ بکرێت دوام یەک ئەوەنەی حکومەکانی بەرگەی یەکەمی سەرەوە دەیانگرێتەوە و فەرمانبەری کەمەندامن شایستەی دەرماڵی لە بری کەمەندامی دەبن بەو ڕێژەیە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دەدات کە یەکسانە بە دوو لە سەرسەی کۆمەکی پاراستنی کۆمەڵایەتی دوو ئەوەنەی حکومەکانی بەرگەی یەکەمی سەرەوە دەیانگرێتەوە بە چاوپۆشین لە سەرچاوەی داهاتیان مافی وەرگرتنی لە بری کەمەندامیان هەیە لە فەرمانبەری خانەنشین هاوکاری لە بری کەم ئەندامیەتیان پێدەدرێت کە یەکسانە بە دوو لە سەرسەی کۆمەکی پاراستنی کۆمەڵایەتی و لە تووری پاراستنی کۆمەڵاتی وەریدەگرن بەڵێ بەڕێزان ئێستا هەر بەڕێزێک لە پەرلەمانی کوردستان لەگەڵەوەیە کە بڕگەکە بەو شێوە هەموار بکرێتەوە با دەست بەرزکاتەوە 11 12 14 16 18 20 22 24 26 28 30 32 34 35 لەوێ خۆشماندوو 37 33
بەدەنگی هەفتە ئەندامی بەڕێزی پەرلەمان ئەو هەموارە پەسەندکرا و پیرۆزبایی لە گەلی کوردستانەکەین. دەستان خۆش بەڕێزان لیژنەی کاروباری کۆمەڵایەتی فەرمووجێ خۆتانە چینە سەر جێبەجێکردنی خاڵێکی تری بەرنامەی کار کە بریتە لە خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای هەمواری یاسای بزرگەکان لە هەڵمەتەکانی لەناوبردنی بە کۆمەڵی گەلی کوردستانی عێراق ژمارە 3 ساڵی 99 بە پێی حکمی مادەگانی 1970 لە پەیڕەوی ناوخۆداوە لە لیژنەی یاسایی و لە لیژنەی کاروباری شەیدان و جینۆساید و زیندانانی سیاسیەکەن با فەرمون بێنە سەر بێنە شوێنی تایبەتی خۆیان. لیژنە باڵێ فەرمون لیژنەی ناوچە کوردستانیەکانیش فەرمون هەردوو لیژنە دەی ئەتوانن دەستەی سەرۆکایەتی بە پێی ئەو کورسیانەی کەیان فەرمون بە پێی پرۆتۆکۆلیش دانیشتن دەی فەرمون. بەڵێ بەڕێزان فەرمون. بە پێی پرۆتۆکۆلی سەرۆکایەتی لیژنەکان دانیشن فەرمون. بە پێی پرۆتۆکۆلی دەستەی سەرۆکایەتی فەرمون بەڕێزان خۆتان ڕێک خەندەی وەرێرا ڕۆبینە توارە وێت قەینا ئاخر لێکێکتان لێرە بێ باش دەی فەرمون بەڕێزان راپۆرتەکەتان بخوێننەوە کرد. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی پەیڕەوی نەوخۆی پەرلەمان ئەوە دەبێت جار یەکەم ئەسڵی یاساکە بخوێنین. باڵێ پێشنیازی یاسای هەمواری دووەمی یاسای بزەربووەکان لە هەڵمەتەکانی لەناوبردنی بە کۆمەڵی هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 3 ساڵی 1999 مادە 1 بەرگەیەک بە زنجیرەی 6 بۆ مادە یەکەم زیاد دەکرێت و بەم شێوەی خوارەوە دەخوێندرێتەوە. 6 ئەوەنەی لە ئەنجامی هەڵمەتەکانی تاوانی کۆمەڵکوژی جینوسایدی ئەنجام دراوە لەلایەن ڕێکخراوی بەناو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش بزەر بوون ڕێکەوتی 3/8/2014 بە مێژووی جاردانی بزربوونیان دادانڕێت و گەران بە دوای چارەنووسیان لە ڕووی هۆیەکان و کات و مەبەستەکەی بە تێپەربوونی 4 ساڵ بەسەر بزربوونەکەیاندا کۆتایی هاتووە. مادە 2 بەرگەی 1 لە مادەی هەشتم هەموار دەکرێتەوە بە شێوەی خوارەوە دەخوێندرێتەوە. 1 بری 1000 دینار وەک ڕسم لە بری تومارکردنی بەڵگەی ئەو وەفاتنامانە وەردەگرێت کە بەبێ حکومەکانی ئەم یاسا دەردەچن. مادە 2 مادە 3 لەسەر ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی دادوەری و لایەنە پەیوەندیدارەکانە حکومەکانی ئەم یاسا جێبەجێ بکەن. مادە 4 کار بەدەقی هیچ یاسا یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسادا ناکۆک بێت. مادە 5 پێویستە ئەنجومەنی دادوەری و ڕێنمایی تایبەت بە ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسا دەربکات. مادە 6 ئەم یاسا لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایە کوردستاندا جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچووان و کارە پێویستیەکان بە مەبەستی چارەسەرکردنی ئەو گرفتە یاسایی و شەرعیانەی ڕۆبەڕووی کەس و کاری قوربانیانی تاوانی لەناوبردنی بە کۆمەڵی کوردستانیان لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعش بووتەوە و چونکە یاسا کارپێکراوەکان لە هەرێمی کوردستان ناتوانن چارەسەری باری تایبەتیان بکەن بە مەبەستی کوردکردنەوە و ئاسانکاری ڕێگەی مراجعاتی کەس و کاری قوربانیان بۆ فەرمانگەکانی هەرێمی کوردستان ئەم یاسا دەرچوێندرا. آخر شد ونیا؟ آخر شد مادەکەی خوێندا؟ نه ئەو جنۆ دەخۆی ئاحتیاطیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی پێش ئێستا ئەسڵی پێشنیازی یاساکە بوو ئێستاش راپۆرتەکە لەلایەن جوانخان دەخوێندرێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی. لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 20 دەی 2021
کاتژمێردەی بەیانی کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاساکار پێکراوەکان بە پێی حکومەکانی مادە 85 بڕگەکانی یەکەم و سێەم تایبەت بە راپۆرتی هەردوو لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم و لیژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی سەبارەت بە خوێندنەوەی دووەم بۆ هەمواری یاسای بزربووەکان لە هەڵمەتەکانی لەناوبردننی بە کۆمەڵی گەلی کوردستان عێراق ژمارە 3 ساڵی 1999 لیژنەی یاسای ئەم داڕشتنەوەی خوارەوەی پێپەسەندە. پێشنیاز یاسای هەمواری یەکەمی یاسای بزربووەکان لە هەڵمەتەکانی لەناوبردننی بە کۆمەڵی گەلی کوردستانی عێراق ژمارە 3 ساڵی 1999 مادەی 1 خاڵێک بە زنجیرەی 6 بۆ مادەی یەکەم زیاد دەکرێت و بەم شێوەیە خوارەوە دەخوێندرێتەوە. 6 ئەوانەی لە ئەنجامی هەڵمەتەکانی تاوانی کۆمەڵکوژی جینۆساید و دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ ئەنجام درراوە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش بزربوون ڕێکەوتی 2014 بە مێژووی جاردانی بزربوونیان دادەندرێت و گەڕان بە دوای چارەنووسیان لە ڕووی هۆیەکانی و کات و مەبەستەکەی بە تێبەڕبوونی 4 ساڵ بەسەر بزربوونیاندا کۆتایی دێت. مادەی 2 لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکانە حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 3 کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. مادەی 4 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقەعەی کوردستاندا جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی چارەسەرکردنی ئەو گرفتە یاساییانەی ڕوبەڕووی کەس و کاری قوربانیانی گەلی کوردستان بوونەتەوە کە لە ئەنجامی ئەو تاوانانە هاتوونەتە دی کە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجامی داون ئەم یاسایە دەرچوێندرا. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی راپۆرتەکە بکرێتە بنەما بۆ مناقەشە. بەڵێ بەدەنگی 50 ئەندامی پەرلەمان راپۆرتەکە دەگرێتە بنەما. فەرموون بیخوێندەوە مادەکە عنوانەکەی. بەڕێز سەرۆکی پارلەمان سەبارەت بە پرۆژە یاساکە ناونیشان بەم شێوەیە پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای بزرگووەکان لە هەڵمەتەکانی لە ناوبردننی بە کۆمەڵی گەلی کوردستانی عێراق ژمارە 3 ساڵی 1999. بەڵێ هەر بەڕێزێک قسەی هەیە لەسەرم عنوانە. بەڵێ ناونیشانەکە کێشەی نییە بەڵام بە کۆمەڵی گەلی کوردستان یاکەی لێکەنەوە داش عێراقی دابنین پێم وایە دروسترە وەکو یاساکانی ترکە لە کوردستان دەردەچێت. بەڵێ کاکژار. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوە لە ڕۆپۆرتەکەماندا ئەو عنوانە هاتووە بۆ ئەوەی بگونجێت لەگەل ئەسلی یاساکە کە ژمارە 3 ساڵی 99 عنوانی یاساکە بەم شێوە هاتووە لەبەرەوە بەڵام ئەگەر قەولە من عنوانەکە بگۆڕین دەبێت بە مادەیەکی مستەقل داوای گۆڕینی تعدیلکردنی عنوانی ئەسلی یاساکە بکەین لەبەرەوە بۆ ئەوەی بگونجێت بۆ گونجاندن بەو شێوەماندانەوە چکە پێشتر وا نەبوو. خۆی دکتۆر محەدین تێبینەکەی بەجێیە بەڵام تەسەلسولی منهەجی تعدیلەکە ئەو وەزع دروستەکە کە کاک بژار باسیەکە یعنی جەنابێت ئەتوانی پێشنیاری ئیزافەکردنی مادەیەک بکەی وەنیە کاک تۆربژە دەتوانی پێشنیاری ئیزافەکردنی مادەیەک بکەی بۆ تعدیلەکە بە مەبەستی گۆڕینی عنوانی ئەسلی قانونەکە کە بەجێشە یعنی لە ڕاستیە دروستە داوا دەکەی مادەیە زیاکرێ بۆ گۆڕینی عنوانەکە. بەڵێ بەڵێ کاکژار فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ئێستاش پێشنیارێکە لای دکتۆر ئامادە نەبێ بە پێی پەیڕاو کە ئەخیر کەس پێشنیارەکە وەردەگرین
دەتوانین مادەم ئەو پێشنیارە کرا دەتوانین دواتر لەگەڵ هەردوو لژنەی تایبەتمەند پێداچوونەوەک بێن یان پێشنیارێک ئامادە بکەین لەسەر عنوانەکە بەڵێ چکە بەبێ پێڕەویشمە دەتوانین چکە ئەوە جەنابیوان پێشنیاری هەبوو بەڵێ سپاس بەڵێ مادەی یەک مادە یەک خاڵێک بە زنجیرە شەش بۆ مادە یەکەم زیاد دەکرێت و بەم شێوەیە خوارەوە دەخوێندرێتەوە. شەشەم ئەوانەی لە ئەنجامی هەڵمەتەکانی تاوانی کۆمەڵکوژی جینوساید و دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ ئەنجام دراو لەلایەن ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش بزر بوون ڕێککەوتی 2014 بە مێژووی جاردانی بزربوونیان دادەنرێت وەگەڕان بە دوای چارەنووسیان لە ڕووی هۆیەکانی و کات و مەبەستەکەی بە تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر بزربوونیاندا کۆتایی دێت. بەڕێزێک ئێوە قسە بکە. بەڵێ دکتۆر محەدین، دکتۆر ئیسماعیل، دکتۆر شێرکۆ، مژدەخان، سەرچنارخان، هەدیەخان، کاگیاسین، کاک شێخ زاهر. هەدیەخان لەبەرەوەی ئێزدیە نرفەتی یەکەمی پێدەدەی دواتر بەڕێستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم مادەی یەکەم بەو شێوەیە بێت ئەو هاونیشتیمانیانەی کە لە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە هەڵمەتەکانی تاوانی کۆمەڵکوژی جینۆساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ ئەنجام دراو لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش لە ساڵی 2014 بزر بوون. لە ڕێکەوتی 3/8/2014 بە مێژووی جاردانی بزربوونیان دادەنرێت و گەڕان بە دوای چارەنووسیان لە ڕووی هۆیەکان و کات و مەبەستەکەی بە تێپەربوونی 4 ساڵ بەسەر بزربوونەکانیان کۆتایی هاتووە. بەڵێ سپاس. دکتۆر ئیسماعیل. بەێ سەرۆکە پەرلەمانی ئەس بینەمە وێرێ وشەیەکی پەیوێکی بدانە ناوبەرە ڕێکخراوی تیرۆریستی بە ناوی دەوڵەتی ئیسلامی ئەمە ڕەسەن تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی ئەس نابینم یعنی شتێکی باشە و قانونیە بە ناو ئەوان ئەوە بەناو دەکەن ئەگەر تو لێرە ئیقراری ئەوە بکە هەما ڕەسەن تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی معنەوی تیرۆریستی تو دەیە ئیسلامی و ئیسلامە بەری ئەشوی چەندێ سپاس. بەڕێز پێشنیارەکەی لە دوای ئەوەی کە نووسێت لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی بەناوی بۆ زیاد بەناوی دەوڵەتی بەناو. بەڵێ کاک شێخ زاهر دروستە. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم ئەم بەرگەیە سیغەکەی بەم شێوەی لێ بکرێ. ئەو کەسانەی کە بزر بوون لە ئەنجامی تاوانی کۆمەڵکوژی جینۆسایدی تاوانی جەنگی دژ بە مرۆڤایەتی کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام دراوە ڕێکەوتی 3/8/2014 بە مێژووی بزربوونیان دادەنرێت وەگەڕان بە دوای چارەنووسیان لە ڕووی هۆیەکان و کات و مەبەستەکەی بە تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر بزربوونیان کۆتایی دێت. زۆر سپاس. ئەگەر بە نووسراو بینێری بۆ لیژنە بەڕێزەکان لیزا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە پێشنیارەکەی هەدیەخان دەکەم. زۆر سپاس. بەڵێ سپاس. دکتۆر شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە وتەکەی دکتۆر ئیسماعیل سیجریەکەم. بەڵێ سپاس. مژدەخان. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان
من چەند تێبینیەکم هەیە خاڵی شەشەم ئەوانەی لە ئەنجامی هەڵمەتەکانی تاوانی کۆمەڵکوژی جینۆساید و دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ من پێشنیار دەکەم لە بینی قەوسەکەدا وشەی جینۆساید و دژ بە مرۆڤایەتی یعنی زمانایەکی وا نابەخشێ لە ڕووسیاغەوە یان ئەوەی بۆ زیاد بکرێ جینۆساید و تاوانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ ئەنجام درراوە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی بەناو وشەی بەنایی بۆ زیاد بکرێ دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش بزر بوون لەوێ فاریزەیەکدا زیاد بکرێت چکە بڕگەکە کۆتایی دێ پاشان ڕێکەوتی 3/8/2014 بە مێژووی بزربوونیان دادەنرێت وشەی جاردان زیادە درێژی دەکاتەوە بە بڕوای من و ئەو فاریزەیەش لا ببرێت چونکە دادەنرێت ئەوە قەتع دەبێت بە فاریزەکە ئەنجا گەڕان یعنی ئەوە لە ڕووی دەربڕینەوە دەکەم نەگونجاوە ئەو فاریزەیە لا ببرێت و بەو شێوەی لێدێ 3/8/2014 بە مێژووی بزربوونیان دادەنرێت و گەڕان بە دوای چارە نووسیان لە ڕووی هۆیەکانی ئەنجا وشەی بزربوون زیاد بکرێت لە ڕووی هۆیەکانی بزربوونیان و کات و مەبەستەکەی بە تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر بزربوونیاندا کۆتایی دێت ئەگەر جاردانە ئیجباریە یعنی موتێکی حکومیە لەوانەیە مابێ لەبەرەوە ئیعلانی بزربوون ئەخر ڕاستیشە بەڵام يعني اگر دريجيش بي اجباريه قانونا ابي اعلان مردنيان ناو كوانكا هليتي ده برسروكي برلمان يعني دبت على دروسته بينو سبوان والله مش دخل دس خوش كاغياسي بناي خدا برسروكي برلمان من بجيلي قسكاني دكتور اسماعيل لكن بلام يا خالدي كم هي او بوهر او ونبواني شريده عاش هذه او ونبواني لأنزامي شەڕەکانی دیکە لە کوردستان هەبووینە چەند ون بۆکمان بۆ ئەو یاسا ئەوانیش نەگرێتەوە کە مەسیڕیان چلێ هاتووە یعنی مرۆڤ هەر مرۆڤە یعنی ئمە بۆ تایبەت بە داعشی بکەین بۆ زیادی نەکەین و ئەوانەی لە ئەنجامی شەڕەکانیشدا ون بوون لە هەر لایەکی سوپاس بەڵێ سپاس خۆی ئەمە ئضافەیەکە بۆ قانونێک کە هەموو حاڵەتەکانی تری مەفقودی عیلاج کردووە لە هەرێمی کوردستان قانونی ژمارە 3 ساڵ 1999 بس ام حالتي تيانا بو يعني بروسكاني انفال كيمياء باران او بس قال لي كردستان هاتو هموي تيا ام اضافيه بو اويكا شريده عشيش بقريتوا مام اسكندر كاغمم فرمو برای سروکی پارلمان پشتگیری پیشنیارکی هدیه خان دگیم سپاس سپاس سرچنار خان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە پێشنیاری بەڕێز دکتۆر ئیسماعیلەکەم لەبەرەوەی هاتنی ئەو وشەیە تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی پێچەوانەی دەستورە مادەم تیرۆریستی هاتووە نابێ ئیسلامی بێت چکە ئیسلام تیرۆریست نییە ئەبێ بڵێ بەناو ئیسلامی ئەگەر بڵێ ناوەکەشیان خۆی ئاوایە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ئەو کاتە تیرۆریستەکەی تیانە بۆ بەڵام ئێستا تیرۆریستیەکە هاتووە ئەبێ بۆی مخالفی دەستور نەبێت ئیسلام تیرۆریست نییە بەناوەکە بخرێتە تەنیشتەوە یعنی دەوڵەتی بەناو ئیسلامی لەگەڵ ڕێز بله سپاس بۆ بەڕێزە دکتۆر محەدین سەرەڕای پشتگیریکردن لە هەدیەخان بەڵام من ئەو هاونیشتیمانانە پێم وایە بکرێتە هاوڵاتیان و تەسبیتی ئەو ساڵە بکەین بە تایبەتی ساڵی 2014 چکو لە خودی یاساکەی لە 6 بڕگەیدا ئەوەی پەیوەندی بە فەیلەکانەوە هەیە بە بارزانیەکانەوە هەیە بە ئەوەی ئەنفالەوە هەیە کۆڕە ملیۆنەکەیە هەمیان تحدیدی ساڵەکەیان کردیە لێرە بەس 3/8مان داناوە بۆیە من لەگەڵەوەم 2014 بکرێتە ساڵی ئەو مەرگە ساتە ئینجا 3/8 بکرێتە ڕۆژی ئەوەکەی و 4 ساڵەکە لەوێ دەست پێ بکات بۆیە لەگەڵەوەم 4 ساڵەکە تحدید بکرێت بەڵێ زۆر سپاس هیچ قسەتان هەیە بەڕێز لیژنەی یاسایی لیژنەی ناوچە فەرموون جوان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو لیژنەی ناوچە کوردستانەکان ئاشکرایە کە ئەو جینۆسایدەی کراوە لە 3/8/2014 بۆ ناوچە کوردستانیەکان بووە بۆیە پشتگیری لەو هەواڵانە دەکەم کە داوا دەکەن ناوچە کوردستانیەکان زیاد بکرێت لە مادەی یەکەم زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس کێتر بەڕێزە لە لیژنەکان مادەی دوایەوە بخێنەوە مادەی دووەم لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکانە حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن بەڕێزان قسەی هەیە بەڵێ کاک جەلال کێتر فەرموو کاک جەلال
بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەنجومەنی وەزیران لایەنە پەیوەنددارەکان ئەو ئەیەگچکە لادرێ پێویستە حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن ئەوە لە ڕووی زمانەوانی ڕێکدەبی لەسەر ئەنجومەنی وەزیران لایەنە پەیوەنددارەکان ئەو ئەیەگچکە لادرێ پێویستە حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. زۆر سپاس. مادەی دوای ئەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێیەم کار بەدەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. بەڕێزان کێ قسەی هەیە مادەکە پرۆتۆکۆلیە؟ مادەی دوای ئەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چوارەم ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعەی کوردستاندا جێبەجێ دەکرێت. کێ قسەی هەیە بەڕێزان؟ بەڵێ هۆیەکانی دەرچواندن. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی چارەسەرکردنی ئەو گرفتە یاساییانەی ڕوبەڕووی کە سوکاری قوربانیانی گەلی کوردستان بوونەتەوە کە لە ئەنجامی ئەو تاوانانە هاتوونەتە دی کە ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجامی داون ئەم یاسایە دەرچوێنرا. بەڵێ کێ قسەی هەیە لەسەر هۆیەکان؟ بەڵێ هەدیە خان کێیتر قسەی هەیە؟ هەدیە خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم لە هۆیەکانی دەرچواندن بەو شێوەیە بێتە نوویسین بە مەبەستی چارەسەرکردنی ئەو گرفتە یاسانەی ڕوبەڕووی کەس و کاری قوربانیانی گەلی کوردستان نابینە کڤانەدا ئێزیدیەکان و پێکهاتەکانی تر کە لە ئەنجامی ئەو تاوانانەی هاتوونە دێ لە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسرا و بەداعش ئەنجامی داون ئەم یاسایە دەرچوێنرا. زۆر سپاس. بەڵێ فەرموون دکتۆر ئیسماعیل. کێ و کێیتر ئێوە قسە بکە وەڵا با ناوتان بنووسین؟ کاک سیپان، دکتۆر ئیسماعیل، مامۆستا ئەبوبەکر، سەرچنار خان، ڕۆبینە خان. کێیتر؟ کاک ڕۆمیۆ، کاک جیهان، جەنان ببورن. کێیتر بەڕێزان ئێوە قسە بکە؟ بەڵێ بەڵێ فەرموو دکتۆر. بله هر نفسی اشکال ماده که بیت اف پیوه بیت اضافه کردن رکراوی تروریستی بناو دولتی اسلامی تا اشکال بیت چاره سر کردن. بله کاکسیپان. برس سروکا پارلمانی پیشگیری گوتنین دکتور اسماعیلی تیم. سپاس. بله مامۆستا ئەبوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری لە خاوتنەکەی دکتۆر ئیسماعیلەکەم بەڵام لە مێژووە شتێک نییە بە ناوی دەوڵەتی ئیسلامی لە مێژوویان نیە لەو 1400 ساڵە خلافەتی ئەمەوی هەبووە ڕاشدی هەبووە شتێک نییە بەڵام پشگیری لە خاوتنەکەیەکم. بەڵێ سپاس. کاک ڕۆمیۆ. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوای پشگیریکردن لە بیرروبۆچوونی قسەکانی هەدیەخان منیش تەکید لەوە دەکەمەوە کە پێکاتەکانی زافە بکرێ بە حکمی ئەوەی پێکاتە وەکو نەتەوە وەکو گەل و هەروە وەکو ناوچەکانیان زیاتر تەهدید کراون و هەمویان تەهجیر کراون و لە شوێنەکانی خۆیان نەماون و قەتڵ و عام کراون. زۆر سپاس. بەڵێ سپاس. ڕۆبینە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من لای کاک ڕۆمی هات کراون و پشگیری هەدیە خان دەکەم. بەڵێ کاک جینان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی هەدیە خان دەکەم. بەڵێ کاک نزار. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرای ستێبین یەکم نیە. سەرچنار خان. بەڕێز سەرۆکی پارلەمان پشتگیری لە وتەکانی دکتۆر ئیسماعیلەکرا موشەی بەناو بخێتە پێش ئیسلامی. بەڵێ زۆر سپاس. بەم شێوە گفتوگۆکردن لە ئاخت هەیە قسە بکەی فەرموون کاک بژار. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت مادەیەک و سەبارەت وەیەکانی دەرچواندنیش سەبارەت تەسمیە و ناوی ئەو ڕێکخراوە ئێمە بڕیاری ژمارە سێی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکۆژی جینوسای تێزدیەکان لەوێ بەم شێوە هاتووە لەبەرەوە لەم ڕاپۆرتەشدا باوەی تەوحید بێ وەکو یەک بێ ئەویش بڕیاری تەشریعیە ئەویش بڕیاری تەشریعیە ئەمەش یاسایە من دژنیم بەڵام مەبەستەوە وەکو ئەرکی ئێمە تەوحیدی مستەڵەحەکان تەوحیدی سیاغا هەر لەم خۆ لە بڕیارێکی تەشریعی دەرچووە مێسە لەبەرەوە بەو شێوە هاتووە. بەس وەکو ڕوونکردن. بەڵێ زۆر سپاس بەڕێزان بەم شێوەیە دانیشتەکەمان کۆتایی پێێنین
زۆر سپاس.